هەموو زۆر بەخێر بێن. ئێمامڕۆ لێرەین بۆی کە گوێ لە دراسەیەکی زۆر باش و دۆڵەمەندی دکتۆر هاشم ئەحمەدزادە بگرین. دکتۆر هاشم لە دامەزرێنانی ئەم ئەنیستۆیە بە شانازیەوە هاوکاری بەردەوامی ئێمەیە و لەوە ناسراوتەیە کە بۆ هەمووتان و لە وەسەتی ئەدەبیش لە کوردستاندا پێویستی بە ناسین نییە. ئەوەی کە لە دکتۆر هاشم ئەمڕۆ زۆر نوێیە ئەو بابەتەیە کە گوێمان لێ دەبێت. ئەوەی کە ئەمڕۆ زۆر نوێیە لە دکتۆر هاشم ئەو دراسەیەکەوە پێشکەشی دەکات. برای بەڕێز و هەم ناقد لە بواری ئەدەبی کاک شاخۆش کە دۆستی دیرینی کاک هاشمە و خەت بە خەتی دراسەکەی لە هەمومان باشتر شارەزایەوە تێگا جەلسەکە بەڕێوە دەبا. زۆر سوپاسی ئەویش دەکەم. جا هەمومان بێکەوە گوێ لە کاک هاشم ئەگرین و دوایی ئەگەر پرسیارمان هەبوو یان تێبینی هەبوو بۆ هەر کەسێک لە بواری تایبەتیدا مەجال دەبێتەوە. زۆر سوپاس جارێکی تر. کاک هاشم فەرمووی. ئۆکەی دۆستانی عەزیز، بە یارمەتیتان ئەگەر دەست پێ بکەین زۆر بەخێر بێن بۆ ئەم دانیشتنا بۆ ئەم کۆڕە. سپاس بۆ ئەنیستیتۆی تۆژینەوە و گەشەپێدان و سپاس بۆ کاک سەرۆقادر بۆ ئەم ناساندنە پڕ لە محەبەتەی. سپاس بۆ کاک شاهۆ کە قبوڵی کرد هاوکاریم بکات لە پێشکەشکردنی و باسەدا دوای بە پرسیار و وەڵام بە تێبینەکانی ئێوە و ئیخۆشی. بەڵام سپاسی زۆر تایبەتی بۆ هەمووی ئێوە کە لەو گەرمایە دەتەچێتانی ناوەتێرە. من ماوەی ینی سێ ڕۆژی دیکە دەبێتە دروست سێ مانگە لە کوردستانم سێ ڕۆژی کرد دەڕۆمەوە. ئەم دوو سێ ڕۆژەی ئاخیری زۆر خۆش ئاواتەوە بێ باسێک بکەم بۆ جەماعەتە یا بۆ هاوڕێیانەی کە من ناناسن ناوم لێوە نووسراوە هاشم ئەحمەدزادە و بە ئەسڵ خەڵکی گوندێکی ڕۆژهەڵاتی کوردستانم و نزیک بە 32 ساڵە لە گوندەکەم دوورم. ینی ئێستا کە باسی دیاسپۆرا دەکەم بۆ خۆم بە جۆرێک لە جۆرەکان دیاسپۆرایی، بەڵام وا بە ئاسانی نییە. ئەمڕۆ باسێکی پێشکەشتانی دەکەم ببورن داوای لێبوردن دەکەم کە پاوەرپۆینتەکەی من بە ئینگلیزیە بە ئینگلیزیە و یەک بابەتیش دێ سێ بابەتە. ئەمەش بڕێک لە چنە دیتۆکەیە. سادیق هیدایەت نووسەری گەورەی ئێرانی لە یەکێک لە داستانەکانیدا کاراکتێرێکی ژنێکە کە قەت منداڵی نەدەبوو دوجار خوددا منداڵی دەداتێ زۆر خۆشحاڵ دەبێ، بەڵام نێوێکی سەیری لێدەنێ نێوی لێدەنێ حەسەن ئەلی جەعفەر ویش دەڵێن ئەو نێوە بۆ دڵە بە خەڵک بزان سێ منداڵم هەیە. ئەمیش دیاسپۆرا و ئەکسیل و لیترەچەر دیاسپۆرا دوورخستنەوە تەبعید منفا و ئەدەبیات دەتوانم بڵم باسی هەمووی ئەوانم کردووە سێ منداڵم هەیە. بەڵام بەڕاستی لە ئەم لایەنی کینایە دەرچێ ئەم باسە جەختی هەر لەسەرەوەیە ئەوەی خوارێش بڕێک نادیدە بگرن. دیاسپۆرای کوردی پێداچوونەوەیەکی خێرا هەر لێرە لە نێوەوە هاوڕەیەکم هەیە هەمیشە دڵە تۆگە قسان دەکەی دەڵەن 45 دقیقە لە 40 دقیقەکەیدا دەڵی ئەوە پێشەچێکە دوایەکان لە 5 دقیقە ئەسلی باسکە باز دەکەیت. من پێم وایە ئەم ڕۆژ ڕیسپەر نییە، ئەم هاوڕێ دەزانێت چییە و ئەو ڕۆژەروا دەبێت. لەبەرەوەی من ئەگەر لە دەرێ ئەو باسی لە دوو سێ جێگا پێشکەشم کردووە ڕاستەکەی پێشەچێکەکەی 5 دقیقەیە ئەسلی باسەکە کە دیاسپۆرای کوردی 40 دقیقەیە. بەڵام لێرە دروست بە پێچەوانی لێ دەکەم بە ئاگاهانەوە ڕێکی شەر ئەو هەستی سوزانم سێ منداڵەکە دەبی زۆری باس بکەی ئەوانە چونکە هەموو کوردن هەموو لە کۆڕ و بڵین کۆمەڵی ئەکادمیک ڕادێن دیاسپۆرای کوردی باش دەزانن. لەبەرەوەی پێشەچێکەکەی من هەز دەکەم دەتوانێت گرنگتر بێ ئەگەر هەڵەبووم لە ئاخریدا و بیرم بێنەوە. بەڵام ئەم باسە چۆن دەست پێ بکەین وەک هەر باسێکی دیکە کە چەمک دێتە ئاراوە دەبی پێناسەمان هەبێ. ئەگەر پێناسە نەبێ کێشێکی گەورە ساز دەبێ دوایە دەڵەن کە تۆ باسی ئەو هەموو شتت کرد بەڵام ئەوت نەکرد. من لە پێناسەکەیدا خۆم ڕزگار دەکەم چی دەڵام ئەمە دیاسپۆرایە ئەمە ئەکسیلە ئەمە ئەدەبە و من پەیوەندی ئەم سێ چەمکانە بەیەکەوە دەبەسمەوە دوایش ڕاوی بۆ کەوڵی بڕێکی باسی کوردی هەر دەکەم 5 دقیقەش بە هەر دەیکەم. بەڵام دیاسپۆرا وەکو چەمک وەکو پەی مانای چییە؟
بۆ کەسانی ئینگلیسی دەزانن لەوێش ئاماژەیەکم بە ڕیشەکەی بە ئیتیمۆلۆژیەکەی کردووە وشەیەکی یۆنانیە کە لە سکاتر تو دیسپرس یعنی ئەوەی بە کوردی زەرور مەسەلەکێ دەڵ وەک تۆوی هەرزنی بڵاو بووە پێشینەی ئەم وشەیە لە باری مانایەوە هیچ لە باری تایبەتمەندیەوە دەگرێتەوە سەر جوولەکەکان ینی هەتاکو چەندێک لەوەی پێشەگە دایاسپۆرات کە کامپیوتەر هات بە دیچ کۆڵە نووسیبا غەڵەتی دەگرت نازانم ئێستا چارەسەر بۆیان نابڕاستی شەوی دەمویست دیاسپۆرای بنووسم بزانم ئەگە بێت دیچ کۆڵە بێ غەڵەتی دەگرێیان نا جاران دەیگرێت لەبەرەوەی کە دیاسپۆرا ئیسمی خاصی شەداینی کاتدا بۆ جوولەکان و ئەوە پێشینەیەکی 3000 ساڵەی هەیە لە ڕابردوودا هەتا ئێستا کە بڵاو بوونا ئیمپراتۆریای ڕۆم و تەنانەت پێشتریش و لە سەردەمی نوێژدا سەیرەکەی ئەوەیە دیاسپۆرا بەڕاستی بە باڵای جوولەکان درواوە بەبارەی ناسیۆنالیزمی یەهودی درواوە و یەک لەو ناسیۆنالیستە ئاماژەی پێ دەکەم لە ڕێگای دوورانەوە بۆ کە ئامانجی خۆی زۆر چاک پێکاوە و زۆر لایەن هەیە کە ئێمە دەبی لی فێربین بە تایبەتی لەباری ئەدەب و زمانەوە بە تایبەتی لەسەر زماندا کە لە کۆتاییەکانی سەدەی 19دا و سەرەتاکانی سەدەی 20 چۆن زمانێکی نەبووی فەوتاوی وەکو هێبروویە ئیبریان ساخ کردەوە کە ئەگەر دەرفەتە بێ ئەم ڕۆنا بەڵام لە دەرفەتێکی دیکەدا من یەک لە بوارەکانی کە حەزم لێ کردو و کارم لەسەر کردووە دیاسپۆرای جوولەکە بۆ دەتوانین لەسەر ناسیۆنالیزمی جوولەکە قسە بکەین بۆ دەرفەتێکی دیکە لەبەرەوەی ئێستا من ئەممانە لە مانای جوولەکەیەکەی دەستێنمەوە و نەگە من بەڵکۆ لە ئەدەبیاتی سیاسی بڵین ئەدەبیدا ئەم کارە کراوە و لەگەڵ هەر گروپێکی ئتنیکی یا گروپێکی نەتەوەی یا تەنان گروپێکی ئاینی ئەم چەمکەوک و ئاوەڵناوێک دیە بۆ نمونە دیاسپۆرای کوردی کوردیش دایاسپۆرا ئەرمێنیان دایاسپۆرا ئیرانیان دایاسپۆرا ئیندیان دایاسپۆرا زۆر باسی دەکرێت چاینیز دایاسپۆرا ئێستا لە دنیا مهمە بەو واتایی دەبێتە دیاسپۆرا ئەو خەڵکانەی کە بە هۆکارێک یا ئاینی هەندێکدا تەنانەت سروشتی یا سیاسی یا کۆمەڵایەتی لە مڵکی خۆیان لە زێدی خۆیان دوور دەکەونەوە دەستنە وڵاتێکی دیکە بەڵام ئەمە ئەگەر بڵین پێناسەی وشەیی و چەمچانەی بیە پێناسەی پێوەریەکەی یا کرایتریایەکەی نییە خەڵکانی کە زۆر لەم بوارەدا کاریان کردووە من ئاماژە بە دوانیان دەکەم سافار لە 1991 و دوایە کتێبێکی زۆر گرنگتر هەیە شاڵیان دێ ژرا شاڵیان دوو کەسێکی دیکە بنێوی ئەتلەسی دایاسپۆرا هەر دوو ئەوانە 6 تا 4 پێوەەر بۆەوەی کە گرروپێک لە خەڵک لە دەورەیەکی زەمەنیدا لە دەورێکی مێژوویدا بە دیاسپۆرا نێویان ببردرێ قسە دەکەن یەک لەو شتانە ئەوەیە کە ئەم خەڵکە بەواتایکی دیکەم لە سەرەتا کوتم 32 ساڵە لە دەرێم هەر لەخۆ بە تەنیا نامما پیاوێکی دیاسپۆرایی دەبمە کەسێک کە لە دەرێ دەژیم ئەگەر ئەمن بە گروپ بم و خەڵکانێکم دەگەڵ بن کورد بین هەمومان پێشینەیەکی ئیتنیکی ئاینی دیاریکراومان هەبێ و لە دەرێ خۆمان ئەوە پێناسە بکەین و ویستی گەڕانەوەمان هەبێ و لە هەر سێک لەوانە گرنگتر کەمێک زەمەنی بەسەردا ڕۆیش پێ یعنی 5 ساڵام چینێ بڵێن دیاسپۆرای کوردی نابێ و ڕاستەکەی دوایە کە دێمە سەر بڵین گونجاندنی ئەم پێوەرانە لەگەڵ دیاسپۆرای کوردی وەک هەر لایەنێکی دیکەی پرسی کورد و چەمچی کورد و ئەدەبی کورد و ناسنامی کورد و ناسیۆنالیزمی کوردی شتێکی لە تووکوتی پچڕە کە زۆر کێشە خوڵقێنە لە ساختکردنەوەیدا دەکرێت وەکو چەمچێکی زۆر گشتی بەکاری بەرین بەڵام لە پەیوەندی لەگەڵ دیاسپۆرا سەرکەوتووەکان یا دیاسپۆرا زیاتر ناسراوەکان چەمچی زەمان یا زەمن بەسەردا ڕۆیشتن زۆر گرنگە بۆچی زەمان هێندە گرنگە لە کۆتاییەکانی سەدەی 19 بە نمونەیەکەوەتان پتر بۆ ڕوون دەکەمەوە کۆتاییەکانی سەدەی 19 سەرەتای سەدەی 20 لە سکاندیناویا بەتایبەتی لە وڵاتی کەمە لێ دەژیم سوێد و نۆروێژ نزیک بە 1 میلیۆن بۆ جەمیەتی ئەودەمی یەکجار زۆر بوو سەدان هەزار خەڵک دەڕۆن بۆ ئەمریکا ڕخنەگرێکی ئەدەبی زۆر گەورە لەسەر بڵین دیاسپۆرای کۆنی سوئێدی کاری کردووە لە سەرەتاکان هەتاکو 1930 کەنیسەی سوێدی مەسیحەکانی سوێدی تایبەتن درستە پرۆتستانن بەڵام هەندێک پێشنەی تایبەتی خۆیان هەیە ڕۆژنامەی سوێدی جەریدەی سوێدی کتێبی سوێدی یەکجار زۆر بوو من 2 ساڵەوەی پێش لەگەڵ مامۆستایەکی زانکۆ لە سوێدا ئاشنا بووم چوو بوو بۆ ئەمریکا بۆی دەجێڕامەوە کوتم چۆن بوو چۆن بوو کوتی با پیری بابم قەدیم لەوێ بوو
زۆر دەرفەتێکی باش بوو کە من لە نزیێکڕ لە کتێبان نا لە کەسێک پرسم چۆن بوو کوتێرێ دەڵان سوێدی بوون بەڵام هیچیان سوێدی نازانم بۆشیان گرنگ نییە یعنی شتێک بنێ لۆبی سوێدی لە سوێد لە ئەمریکا نەماوە ئەوە لە کاتێکدا کە لە هەفتاکاندا هەرو ڕخنەگرێ دەبێت کە دەڵام من بە فڕۆکە لە ئەمریکارە دەگەڕامەوە نۆروێژە ژنوپیاوێکی پیر لە پشتەوەی من بوون هەردی کورد بژنەکە دەپاراوە ڕەبی نەمرێ بگەینەوە پێدا خاچی نۆروێژینە کوتێ من حساس بووم چی ڕخنەگری ئەدەبیم کوتمەوە چییە داستان چێ کوتی ئەوە کوڕی کەسێکێ ینی بۆ خۆی لە نۆروێژ لە ئەمریکا لەدایک بوو بەڵام ئەجدادی نۆروێژی بوونا پێی خۆشە لە نۆروێژ لە سەرزەمینی باو بوو زیێدەکانی زێدی خۆی بمرێ نەک لە ئەمریکایە جاوە پرسیاری مەتر دەکە دڵ ئەمە چییە ئەمە چه هەستێکە لەسەرەوەی زۆر قسە دەکەوەوانە ئێستا کە دیاسپۆرای سوێدی لە ئەمریکا مەعناینیە لەبەر ئونسۆری زەمانە کە دەڵێن جوولەکان دیاسپۆرای سەرکەوتووە ئەشکنازەکان جوولەکە ئەشکنازەکان هەمیشە ویستویانە بگەڕێنەوە ئەرزی مەوعود و ڕاستی بۆیە چەمکە زۆر لەوان دەوەشێتەوە ئیوانە چونکی هەر لە سەرتاوە ئەوان پێیان وا بۆ دەرکراونەوەی بگەڕێنەوە ئەوە ژێچێک لە پێوەرەکانی دیاسپۆرایەکی سەرکەوتووە کە ویستی گەڕانەوەت هەبێ و لەوەیە خەرج و مخارێجی ئەم خەرجەش ئەم باوەڕە کە من خەڵکی بۆ نمونە کوردستانم لێرە سێڵاو دێ ئێستا نازانگەن و دەغڵودان دەسووتێنن لەوێ خەڵک کۆبنەوە یارمەتی کۆبکەنەوە بۆ نمونە لە سەرەتای نەوەتەکان کە کۆڕەوەکە لێرە هەبوو دیاسپۆرای کوردی ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەبوو لە کۆکردنەوەی یارمەتی بە وڵات ئەوە دیاسپۆرایکی سیاسی زۆر چالاک لێرە هەن خەڵکانێک کەودەمی پارەیان کۆ دەکردەوە بەڵام ئایا نەسلی دوو سێ و چواری کوردان هەر ئەوا دەمێنێ من بۆ خۆم تەردیدم هەیە بەڵام ئەم چوار پێوەرەتان لە بێ ئەگە دوای گەڕینە سەر ناسیۆنالیزمی کوردی دەتوانین دیسان قسەی لەسەر بکەین هەم ئیشالیاندی هەم ئی ئافرە یا سافاری ئەم دایکبوونی بڵین هەستێک کە ئەندرسۆن پێی دەڵە لانگ دیستنس ناشنەلیزم و مارتین وان براینسن لە ڕاستیدا ئەم چەمکەی ویستۆ لەسەر کوردان پیادە بکە و پێی وایە لە نێو کوردانی دەرەوەی وڵات تا ڕادەیەکی لە دوو سێدەی ڕابردوودا ئەم چەمکە کاری هەبووە بۆ نمونە لە ئاڵمان خەڵکانێک کە نەر کوردستانیان نەبینیەوە زۆر کوردن و زۆریشن بە ژمارە ئەوانە ناسیۆنالیزم لە ڕێگای دوورەوە و ئەم ناسیۆنالیزم لە ڕێگای دوورەوە کاری خۆی دەکا لەسەرەوەی کە تۆ هەوڵی بۆ بدەیت بنووسی بڵاو بکەیەوە کۆڕوکۆبوونەوەی سیاسی چاک بکەیت چونکە من باسەکەم زۆر لەسەر ئەدەبیاتە هەمووی هەر لە ئەدەبیات گرێ دەدەمەوە لە هەمان کاتدا دوو چەمچی دیکەش لێرە من خێرا زۆر خێرا ئاماژیان پێ دەکەم لە سەردەمی ئێستادا کە دوای دێمەسەری لە سەردەمە جیاوازەکانی کلاسیک و بڵین سەدەنیاوە ڕاستەکان و دەورەی مدرن و تەنانەت ئێستا پۆست مدرن چەمچی دیاسپۆرا و باری مەعنایی دەگۆڕدرێ لە ڕێڕەوی زەماندا لەبەر دوو چەمچی زۆر ناسرا و گلۆبەلایزیشن و گلۆکەلایزیشن یعنی ئێستا دنیای هەندە تێکچڕاوە ئەو قسەی گوندی جیهانی مارشال باکلوهانی هەم جیهان بۆتە گوندێک هەم گوندێک بۆتە جیهان و ئەوە دی زۆر پێویست بە لێدوان ناکە بە سۆسیال میدیای و سەردەمەی بە سەتەلایت تیوی و بە زۆر شتی دیکە لەبەرەوەی دوام چەند نمونە لە نووسەرانی جیهانی دێنمەوە کە ئەم سەردەمە هیچ مانایەکی نییە بۆوان کە تۆ ئەگەر باسی دیاسپۆرا دەکرێ مرۆڤ ناتوانێت واز لە هەندێک چەمکە لە ڕێڕەوی مێژوودا بۆ ئەدەبیات بە تایبەتی بەکاربردراون ئەدەبی تەبعید ئەدەبی منفا ئەگە بە کوردی ئەکزیل یا ئەکزایل کە ڕیشەی لە ئەسڵدا لاتینی هەیە یعنی دیپۆرتکردنەوە جێڕانەوە لە وڵاتێکرا بە وڵاتێکی دیکە دەرکردن و ئەمە وە کورد زۆر ئاشنای ئەو چەمکەین لێرە نێوماندا خەڵکەیە ناردراون بۆ شارێک لە مەسەلەن لە چوارچەوەی عێراقدا لە ڕوومادی ئەمە زۆر کوردمان لە منفاژیاون لە ئێران زۆر کورد لە ئەندی مێشک و نازانم لە بەندەرە باس و لە باشووری ئێرانژیاون هەر لەسەر ئەوەی کە لە چۆ بژی خودی چەمچی ئەگزیل ئەگزیل یا منفایە تەبعید یا دوورخستنەوەی ناوخۆیی و دەرەچی دابەش دەکەن بۆ نمونە لە سەردەمی نوێدا هەبوو
ڕابردوژە لە دەوری ئیمپراتوریەکانیشدا کەسێک بۆ وڵاتێکی دیکە دەنێرنە تەبعید مەسەلەن بە هاوڵا لێرە لە تەبعید بوو ئەوە ئێرە و دەمی سەر بە ئیمپراتوری عوسمانی بۆ لێرە لە سەدەی 19 لە نێوڕاستەکانی سەدەی 19 لە سەرگەڵووی یا مەسەلەن خومینی لە عێراق تەبعید بووە دوای چۆتە پاریس ئەوانە بڵین ئەکستەرناڵن دەنێرن بۆ وڵاتێکی دیکە کە دوای ئەمە کارتێکری لەسەر تەبعید دەبێ بە وردی دەسمەناوی چۆن ئەم بڵین شێوەی کلاسیک و سەدە ناوەندەکان و دەورەی مدرن و پۆستمۆدرن کارتێکەریان زۆرە لە دەوری کلاسیکدا لە بیرتان بێ تاکو و سەرەتای سەرهەڵدانی بڵین سەدەی حەفدا دەوڵەت نەتەوەکان سەدەی هەژدا تۆ لەگەڵ ئیمپراتۆریەکان تەرەفی و ئیمپراتۆریەکان بە گشتی خاوەنی یەک زمانن دواتە بڕۆکراسی ئیداری و خوێن و ئەولاولاد نییە لەبەرەوەی لە بۆ نمونە سەدەکانی ناوەڕاستدا ئێراسموس دەگەڕا زۆر بەڵام تەبعیدی یا مثلەن هەندێک لە فیلسوفانی سەردەمی ڕەنسانس لەو شارەی بۆ شارەی ئێراسموس کەسێکە تقریبان هەموو ئوروپای بەپیان کردو ئێستا لە زانکۆکانی ئوروپا تەرهی ئێراسموس هەیە زانکۆیەک لەگەڵ زانکۆیەکی وڵاتێکی دیکە و کاری هەیە بۆی کە خوێندکاری بۆ بنێرنە لەسەر ئەو ترادیشنەی یا مەسەن سپینۆزا زۆر گەڕاوە ئەوانە تەبعید بوون سپینۆزا مەسەن قسەی هەیە چونچی لە بریتان بێت تەبعید بۆ نووسەر بەر لە هەر شتێک جوغرافیا نییە زمانە و نووسەرێکە لە تەواوی ئوروپا لاتین زمانی ئام بێ و بە لاتین بنووسێ بۆی چ گرنگە لە ئیتالیا بێ یا لە ئیسپانیا بێ لە ئینگلیستان بێ تا سەدەی 16 بەڕاستی وایە لە سەدەی 16 ڕایە وردە کۆتاییەکانی سەدەی 15 توانین بڵین کە زمانە لۆکاڵەکان دێنە ئاراوە ڕەنگە ئیتالیا بڕێک ڕیسپەر بێ کە من دوای باسی دانتەی کە دەکەم و ڕۆڵی تەبعید لە کەسایەتی دانتە و بڵین ئافراندنی کۆمێدی ئیلاهی کە زۆر 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 گرنگە ئەو هەر لە سەدەی 13 ڕایە سەرەتاکانی سەدەی 14 و لە بریتان بێت لە تەبعید نووسراوە لە دیاسپۆرا بوورن لە مەنفا نووسراوە لە دوورخستنەوە نووسراوە لە دەورەی پۆستمۆدرنیشدا کە ئێستا بۆ دوای من چەندین نمونەتان بە جوانی نیشان دەدەم کە ڕا و بۆچوونەکان جیاوازن خەڵکانێکی زۆر هەن ناویان دێنم کە دەڵێن منفا هەر گرنگە منفا گەنە بێمە ناتوانین بنووسین بە نێو دا مەسەن ناوی گابریل گارسیا مارکێزی دێنم ناوی چەند نووسەری دیکەی کە لە ئاستی دنیادا مەشهورن جایزەی نۆبێلیان وەرگرتووە ئەوە جۆرێک لە منفای خودخواستەیە ینی ڤۆلۆنتەری تۆ بە دڵخوازی خۆت هەڵی دەبژێری لە وڵاتی خۆت دەڕۆی کە یەکێک لە بەهەشتەکانی نووسەرانی لە ئاستی دنیادا کە هەڵی دەبژێن دەچن لێ دەنووسن پاریس بووە ئێستا شەروایە تاکو ئێستاش کە من قسەتان دەگەڵ دەکەم نووسری ئەمریکایی هەن لە پاریس دەنووسن و لە سەدەی 20دا یەکجار زۆرن هەندێکان لە بەشی دیکەی دنیا کە کوتم ئەوانە بەنێو وێنەش ئاماژیان پێ دەکەم بەڵام بایەکی کلاسیک دەست پێ بکەین کە من قرارە سبەینێ نازانم چۆن دەبێ باسێک بکەم لەسەر و کتێبەی بێهروز بوچانی کە تەرجمەم کردوتەوە و من وەکتوەیەکی زۆر سیر لە دیاسپۆرای ئێستای بێهروز بوچانی دەبینم دەگەڵ شاعیرێکی زۆر گەورەی ڕۆمی بەنێوی ئۆڤیدۆس یا ئۆڤیدیۆس کە ئەمە زانینەکەی زۆر زۆر گرنگە میتۆلۆژی نیە ئەمە ڕاستێ بەڵام میتۆلۆژیەکی خەڵق کردووە وەکو سەگەکەی پاولۆفێ لە خودی پاولۆف گرنگترە ئەوانەی کە مەسەن ئیکارۆس و بڵین دەدالۆسیان بیستۆ بۆ دەزاننەوە هەر میتۆلۆژیە ئوستورەیە بەڵام لە ڕاستیدا ئەم میتۆلۆژیە ئافرێنراوی دەستی ئەم کابرایە کە لە 43 پێش لە میلاد لەدایک بۆ دوایشە لە منفا لە تەبعید لە دوورگەیەک دەمرێ و شاعیرێکی ڕۆمی ئاگۆستۆس ئیمپراتۆری ڕۆم هەوڵێت دۆستایەتی دەگەڵە بۆ دوایە دەینێرێتە منفا و لەو منفای ئەو زۆر پڕبەرهەم دەبێت نزیک بە 12 ساڵان 15 بەرهەم یا 15 بەرجی مێتامێرفۆسێسی نووسیوە کە نێوێکە لە گوزەری زەماندا کەسێک وە کافکا دوای لەسەر کتێبەکەی دەنێ لەم کتێبەیدا کۆمەڵێک ئوستوران دەژێنێتەوە یەک لەوان دێدالۆسە و ئەم دێدالۆسەش لە بیرتان بێ ئوستورەکان لە ڕەوتی زەماندا چەندە گرنگن دوای دێمە سەری کە باسی جۆیس دەکەم دوای نزیک بە ئەو هەموو هزار ساڵانە تازە بۆ ئۆڤیدۆس دەتوانین بڵێن مەسەن 2000 ساڵەوەی پێش بەڵام خۆ بۆ ئوستورەکە ناتوانین ساڵەکەی دیاری بکەین بۆ دێدالۆسی دەبێتە
پاڵەوانی سەرەکی کتێبی وێنەی هونەرمەند لە تاپیلاویداوە دەبێتە نوێنەری خودی جیمز جۆیس لە کتێبی ئۆلیسێسیدا ئەگەر لە ناوکە چاو بکەن ئۆلیسێس دایدالۆس یا دێدالۆس هەر ئەو شتەیە بەڵام داستانی وەی چونچی گەرمە من بە گەرمی نایجێڕمەوە گەرمتر دەبێ هەوا بەڵام بەڕاستی داستانیی گەرمە فێنکە باشە ئەگە فێن بێ بڕێکی گەرمتر دەکەین ئەویژەوەیە کە دێدالۆسیش لە ئوستورەکاندا شایەک بنێوی مینۆس دەینێرێت بۆ دوورگەیەک لە دوورگەی کرێتی ئێستای یۆنانیە ئەوانە شەش سەیرەکەیەوەیە دۆست بوونەوەڵێ دۆستایەتیان هەبوو بەڵام دوای کێشەیەکی سیر ساز دەبێت ناچ بە بنجوبنەوانی دەخایەنە و لەوێ دێدالۆس شاکارێک دەخوڵقێنیە کە باسی دەکەم بەڵام بەر لەوەی کە ئەوێ باس بکەم دێدالۆس ئەو کەسەیە کە لابرینتی ساز کردەوە لابرینتی لەبەر ئەم وێنە ناحەزەی کە لەوەیە کە نێوی مینۆتار ئەمە کوڕی بڵین کینگ مینوس شامینوسە کە بەدەنی بەشەرە بەڵام سەری گایە وە سەرێکی زۆر وحشت ناچێت نەش دەکوژرا خودی داستانی کوشتنی وەی زۆر بە بەڵام چونچی کوڕیانە نابی بیکوژن هەوڵە سەرەتاکەی دەبی زیندانیکەن بەڵام لە زیندانێک کە تایبەت بێ و نەتوانێ هەڵێ و دێدالۆس لابرینتی بۆی ساز دەکەوە زان بخۆی تووشی دەبێت بخۆشی ناتوان ڕزگاری بێت لە لابرینتە ئەلان باز دەکەم چۆن لە لابرین دوای بخۆی تێداوێن و دەگەڵ کوڕەکەی کە ئیکارۆسە ئالێرە ئەمە دێدالۆس و ئیکارۆسن دێدالۆس کە لە زیندان دەبێ هونەرمەندە لەو بڵین لابرینتە لە تەبعیدا ئەوڵەن دەنووسێ و ئەو شتانی نووسیوەتەوە کوتم ئەوە میتۆلۆژیە ئوستورەیە بەڵام لە پشتی ساڵان و هەزاران ساڵ کارتێکەرەکەی ماوە منەوەی گرێ دەدەمەوە لە بێروزیش لە دوورگەیەک ئەینی ئەم کارە دەکە کتێبی تەنیاچیەکان دۆستمانن دەنووسێ بە کوڕەکەی ئیکارۆس کە پێی خۆش نییە دەوێدایە و دەڕۆین لە پەڕی بڵین باڵندان و لە مۆم باڵی بۆ ساز دەکا بۆ خۆشی ئەوە باڵەکە بۆ کوڕەکەشی بەڵام منداڵە زۆر نەسیحەتی دەکات کە دەڕۆینە دەرێتەوە زۆر بۆ لای ڕۆژ نەچی بۆ لای خۆر بۆ لای تاو چونچی باڵەکەت دەتوێتەوە بەڵام مناڵەوە کە دێتە دەرێ ئەوەش ئەلبەتە ئەدەبیاتە یعنی لایەنێکی جوانی ناسانەی تێدا کە شور و شەوقی فرین بەرەو خۆر بەرەو ئازادی بەرەو گەرمە و یەک دەفە دەبینێ هەر باڵ لێ دەدا و باڵ لێ دەدا بەڵام هیچ کار نا لە کرێتای لەسەر بەحری ڕەش دەکەوێ و ئەو شوێنەی کە لێکەوتۆ لانش پێ دەڵێن ئیکاریانی ئیکار نییە ئەوە دەحینی کەوتنەکەی ئیکارۆسیدا بۆ دەنگە و ئێستاش جێگاکەی هەیە زۆر بەجێهات و میتۆلۆجیکاڵی بڵین ژیانی تەبعید بوو لەوێ دەبینین بەخێر شکاوتەوە بۆمە یعنی ئەگەر ئەم منفعە نەبا ئۆڤیدیۆس ئەو مێتامۆرفۆسە نەبا ئەمە لەم شتانە بەڕاستی بێبەهرە دەبووین لە زێمدا چەند شعریشی هەیە نامەکانی بڵین تاراوگە یا منفا یا دوورە وڵاتی ئەوانیش لە ئەو هەموو ساڵانە کە گوزەراوە جوانی خۆیان هەرپاراستووە لە دەورەی مۆدێرندا تەبعید ڕۆڵێکی یەکجار گەورەی هەیە لە بڵین دەست بەسەرداگرتنی سیاسی وڵاتان بە تایبەتی بۆ ئێمەمانان لەم وڵاتانەی کە لێی ژیاوین و لێی دەژین ئێستاشە لە ئێران وایە لە عێراق وەزەکەیان دەخراپە توانای تەبعیدیشان نەماوە نەگەوەی کە وەزە باش بوو بێ بەڵام زمانی سەدام حوسێنی تەنانەت تەبعیدیش نەبوو هەردایان کوشتن بەڵام بەگشتیار هەبوو من لە نێو نووسەرانی مۆدێرندا کە لە تەبعید یا لە منفا سەرکەوتوبوونە لە کتێبەکاندا باسی نووسەرێکی عێراقی دەکرێت بە نێوی نەجموەلی لە هاوڕیانی ئێرەم پرسی دەڵێن زۆر ناسراو نییە بەڵام سەیرەکەی ئەوەیە ئەم کابرایە لە ئاڵمان لە بێرلین سەر لە بێرلین دەژێ لە دایکبووی 1956ە چەندین ڕوومان بە ئەڵمانی و بە ئینگلیسی چەند ڕوومانی تەرجمە بۆتەوە دۆستی زۆر نزیکی گۆنتەرگراسیشە لەگەڵ گۆنتەرگراسی نێوانی زۆر خۆشە ئەوە بۆیە باسی دەکەم هەر بە شێوەیەکی غیری ڕسمی هەنەیە کە وەک نمونەیەک دەتوانین بیهێنینەوە کە دەرەوەی وڵات دووری لە زێد و نیشتمان چەندە کارتێکەری هەیە لەسەر ئافراندن وە کۆمێدی ئیلاهی سێبەرێک لە منفا ئافرێنراوە خۆشەکەی ئەوەیە چەند ساڵەوەی پێش
هەرسێک بەرجی ئەم کتێبە کۆمیدی ئیلاهی کاک ئەزیزگەردی وەرجێڕی گەورە کردوێتە کوردی و من لە ماڵی هەندێک لە برادەران دیتومە گەرنیتانە بیکڕن زۆر جوانە هەر لە ماڵی هەبێ یەکێک لە جوانترین دکۆڕەکانە هەم جوان چاپ کراوە هەمیشە من ناچمە بنجوبنەوانی داستانی دانتەی بەڵام دانتە لە کەسێکە کە لە زمانی مۆدرنیشدا لە سەدەی 19دا گاریبالدی و چێوچێکە ناسیۆنالیزمی ئیتالیایی گوڕ دەگرێتەوە زمانی ئیتالیایی دەژێننەوە پشتیوانە و پێشینیان کتێبەکەی دانتەیە لە بیرتان بێ سەدەی 13 و دوایە لە سەردەمی بڵین گەشانەوەی ئیتالیای ئەمڕۆدا ئەم کتێبە چ ڕۆڵێکی جێراوە لە وڵاتانی ئەوروپاییدا یەکەم وڵاتە لە بواری زمانی لۆکاڵی خۆی ینی ڕاستەکەی ئەگەر چاو لێ بکەن لە مێژووی ڕێنسانس و ئەوەدا ئیتالیا لە پێش هەمانە ڕەنگە یەکێک لە هۆکارەکانی یا یەکێک لە دەرکەوتەکانی دەراویشتەکانی هەر دانتێ بوو بێت دانتێ سەر بە لایەنی بڵین پاپایی کەنیسەیە دەبەرابەر بڵین مۆنارکیستەکاندا و دوایە چێشان لە پێدا دەبێ و دەرنێردرێتە دەرێ لە تەبعید و لە تەبعید لە بیرتان بێ ژیانی خصوصەکەی زۆر سرنجڕاکێشە ئاشکی کچێک دەبێ بنێوی بێئاتریس هەمووانی کە حەزیان لە شتی ڕۆمانتیکە داستانی دانتەی لە پەیوەندی لەگەڵ بێئاتریسدا زۆر چاک دەزانن بۆ یەک نابن بەر لەوەی کە بێئاتریس مرد بکە هەر شێری جوانی بۆ نووسیوە دوای ساڵێکی مێردی کردو تراژیک بەوی نەگەیشتووە دانتێ بخۆی لەگەڵ کەسێکی دیکە ژیانی هاوسەری پێک دێنێ بەڵام دیسان هەر بۆ بێئاتریس دەنووسێ ولا دۆزەخ و بەرزەخ و بەهەشتەکەیدا کەسێک کتێبەکەیە ئەگەر لە بیرتان بێ ئەگەر گاید ڕێنوێن ڕاهنماکەی بۆ جەهەنەم و بۆ دۆزەخ و بەرزەخ ڤیرژیل بێ بۆ بەهەشتەکەی بێئاتریسە و ئەوە بۆ خۆی زۆر شت دەڵێ ئەمە لێرە یەک لە بڵین خاڵە جوانەکانی ئەدەبی دەرەوەی وڵات و نەناڵین یەک شت کە لە نێومەدا نووسەر و شاعیر هەن ڕەنگە بۆ نووسەر و شاعیر ئەم قسانە زۆر 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 وەکو فاکتا جوان بن بەڵام وەکو هەستی دەرونی خۆیان شتێکیان نەداتێ چونکە لە ڕاستیدا نووسەری جدی بۆ خۆی لە تەبعیدی خۆی دەژێت لە ناو وڵاتی خۆشیدا هەر لە منفعدا دەژێت بڕێک ئەوە ڕەنگە دەروێشانە و سۆفیانە بێ بەڵام ڕاستەکەی وایە ئێستا من چەند نووسەران باز دەکەم کە و قسەی دەکەن هەموو نووسەران نە سۆفی نە عارفن زۆریش خۆش دەگوزارێنن جوانترین شەراب دخۆنەوە جوانترین دۆستی کەس دەگرن لە وڵاتان بەڵام پێیان وایە ئەوان هەمیشە لە تەبعیددا دەژن تەنانەت لەگەڵ وڵاتی خۆشیان بن بەڵام کە تۆ وەکو ڕەخنەگر و وەکو لێکۆڵەرەوە چاو لە ئەدەبیات دەکەی ناتوانی کۆمیدی ئیلاهیت پێ هەمان کتێب بێ کە ئەگەر لە هەلومەرجی نۆرماڵدا نووسرا بێ حتما ڕنگ و بۆنی ئەم غوربەتەی پێوەیە و من دوای ئەگەر یا لە سمینارێکی دیکە دەرفێت بێ لەسەر کتێبەکەی بێروز قسە بکەم ئەم ڕنگ و بۆنی غوربەتە بە دێرێەوە دەبینی ئەم باسی کە کردم لە سەردەمی ئێستادا بە تایبەتی لە سەدەی 19دا سەدەی 20دا پاریس بە حکمی زۆر لایەنی ئینتەلێکچوەڵی لایەنی هەبوونی کەسێک وەکو ئیمێل زۆلا لە بیرتان بێ ئەمە پێی ویا چەمچی ئینتەلێکچوەڵ ڕۆشنبیری ڕێشەی لە نووسەری فەڕانسەوی ئیمێل زۆلادایە و I accuse من فەڕانسەوی نازانم من تاوانبار دەکەم لەسەر و ماجرای دریفۆسی یەک لە ڕەخنەگرانی ئوسترالیایی کە لەسەر کتێبەکەی بێروز نووسیوێتەیە دەڵە کتێبی بێروز I accuse من تاوانبار دەکەمی ئەم سەردەمەیە ئەگەر ئەو دەمی بۆ دریفۆس بوو ئەلان بۆ لیبرالیزمی ڕۆژاوایی بۆ جنایەتێکە لە ئوسترالیا دەگوزارێت نووسرانی دیکە زۆرن یەک لەوانە مەسەن تیس ئێلیەت کە بەخۆشیەوە کتێبەکەی یادی بەخێر زامدار لە عەرەبیەوە کردبووە کوردی وێرانە خاک دە وێیسلاند بە فارسی ئەوانەی فارسی دەزانن دەشتە سەتەروان یەکێک لە وەرجێڕەکانی بوو ینی ناوکان بەڵام دە وێیسلاند شاکارێکی گەورەی ئەدەبێ و ئێلیەت لەوەی گرنگتر کە لە ئینگلیز دەژیا ڕۆژنامەیەکی یا جەریدەیەکی بنێوی سکروتینی هەبوو کە یەکێک لە پێشەنگەکانی ڕخنەی ئەدەبی مۆدێرنە و هەر لە نێوانەدا کەسێکی دیکەیە من ئەوە چرایەکەی باشکارە ناکە یا من چکەوێ ڕووناکە نایبینم پێتان نیشاندەم ئۆزرا پاوندا کە تێسێلێت ئەم شێرەی کە ناوم برد
دەبێت ئیسلاندی پێشکەشیوی دەکەوە ئێزرا پاوند لەو شاعرانەیە کە قسەی زۆر لەسرە لە نظر ئەفکار و فکری ڕاستیستی هەبێتی بەڵام بەرهاو شاعرێکی گەورەیە و هەمووی ئەوانە بە بڵین غوربەت و دەردی منفا و دوورخستنەوە ئاشنا بوونەوە لە شێعرەکانیشاندا ڕەنجی داوەتەوە لەسەرم بنەمایە باسێک دێتە پێشکە و خەڵکانی لە دەرەوەی وڵاتن لە دەرەوە چ بوو خۆیان چوونە چ نێردراون ئەوانە خائینن ئەوانە خزمەتکاری وڵاتی خۆیانن خزمەتکاری ئەدەبی خۆیانن لە ئیتالیەکانی سەدەی 14 پرسی بۆ دانتەی خۆ دەڵە خائینە بەڵام خائین ئەوەی لە دەردەچێت کە بەشەریەت قەرزداری دانتە و سێ کتێبەکەیەتێ و لە کتێبی دانتەیدا کە تۆ دەتوانی جۆرێک لە جێڕانەوەی ئەدەبی لە هاوکاری ژیار و تەمەدونەکان و شارستانەکان ببینی تەمەدونی ئیسلامی تەمەدونی مەسیحی چەندە بە جوانی و هەر لەوێدا مثلا میتۆلۆژی نەوعی حەدیسی ئیسلامی کە ئەگەر مثلا معراج بێت چەندە ڕەنجی داوەتەوە لە دانتەیدا ئەوە دەگەرێتەوە چێ ئەو پرسیارەی لێ بکەوە چێ وەڵام بداتەوە بۆ کەسێک کە هۆگری ئەدەب بێ لەو پەیوەندیدا خیانەت بە وڵات مەطرح نییە ئەوەی هەیە خیانەت بە مرۆڤ یا خزمەت بە مرۆڤەکەوانە بەڕاستی خزمەتیان بە مرۆڤ کردووە جا لە سەردەمی پۆستمۆدرندا هیوادارم چاوەڕوانیەوەتان نەبێ بڵم پۆستمۆدرن چیە وای دادنم کە هەمووتان لە من باشتر دەزانن لەبەر کەمی کات قسەکردن لە ئەکسیل و منفا و تەبعید و دیاسپۆرا لە ڕوانگەی ئەدەبیەوە بڕێک زیادیە چونکی ئێستا من دەتوانم هەر نمونەی بهروز بووچانی زۆر گرنگە بە واتسئاپی جێڕانەوەی شێوەی نووسینی کتێبی بۆ خۆی داستانێکی گەورەیە لە جەزیرەیەکی بێ ڕەونەقی دووری سەیر و سەمەرە لە وڵاتی گینەی نوێدا ئەم شاکارە دەخوڵقەیە کە فلاناگان ڕخنەگری یا ئەدیب یا وەرگری خەڵاتی بووکمەنی ئوسترالیایی دەڵێ سەرۆکۆماری ئێمە بێروزبووچانی لە زیندان کرد بەڵامەوە بۆ خۆی دەڕوا بێروزبووچانی بە کتێبەکە هەمیشە دەمێنێتەوە و تازەوای لە قاوداوە کە خەجاڵەتی یعنی ڕوسیای دنیا و قیامەتایی لەکردو ئەمە سەردەمی پۆستمۆدرنە بە واتسئاپ لەبەرەوەی غەم نییە بۆ نووسەری چاک لە هەرجەیەکی دنیاە بێ گرنگەوەیە توانایەکە و ویستەکە و ئیرادەکە هەبێ بۆ نووسینەکەی لەبەرەوەی هێندێک کەسەنە هیچ باوەڕیان بەوەی نییە کە نووسری ڕاستەقینە لە چۆ بێ و لە تەبعید بێ لە منفا بێ دوای لە قسە و بازدا لێرە لە نێو ئێوەدا نووسەران هەن دەتوان ڕای خۆیان بڵم بەڕاستیم بۆ خۆم بۆم گرنگە من نمونەی نووسەرانی کورد چەندانە یەکدانە دوودانە لام باز دەکەم کە دەرەوەی وڵات دوورخستنەوە چەندە ڕۆڵی هەبوو لە کارەکانیاندا بەڵام دەدالۆستان لەبیرە بەرجی یەکەمی ئۆلیسەی کە وێنەی هونەرمەند لە تافیلاویدا خۆشبەختانە بە کوردیشەیە کارکتێر خودی جۆیسە بەڵام بە نێوی دەدالۆس چۆن ئوستورەکان تکرار دەبنەوە لە سەردەمی نوێدا و لە ئۆلیسەیدا ئەمە زۆرتر ئەمە یەکێک لەو کەسانەیە کە ئیرلندیە و لە پاریس بۆ خۆی چۆ لەوێ ژیاوە دەڵێن ئەگەر ئەو کتێبەوی ئۆلیسێس لە ڕووی محتەواوە کتێبێکی مۆدرنیستی داستانی چاپی و داستانی لە بیرتان بەهێستاش بە فارسی نییە نازان بە عەرەبی دەڵێن هەیە ئینگلیسیانە گەلیان پرسی دەڵێن دوو کتێبن و کەس باسی دەکەن کەم کەس خوێندوێتەوە یەکیان کاپیتاڵی مارکسە یەکیان ئۆلیسەی جۆیسێ من لە زۆر ئینگلیسیان پرسیوە have you read it دەڵێ I have tried یعنی هەوڵم داوە بەڵام ئێمە پێمان وایە خوێندومانەوە نازان بە چ زمانێکی بەشێکی بە کوردی من بینیمە بەڕاستی بەڵام هەمووینا محەممەدی ڕەمەزانی کردوێتە نازان بۆ چاپیناکە کەنجێتەوە دەبێ بە فارسی قرارە ئەو ساڵ بە PDF بێتە دەرێ لە دەرەوەی وڵات و چارەنووسی ئەو کتێبە هەرگە بخۆشی لە پاریس بڵین شێکسپێرن کۆمپانی چاپیان کرد یعنی چاپیان نەکرد چونکی نیان دەویست لە ئینگلیس سەرچاپ نەدەکرا دایان کوشتی غیری اخلاقی تێدا داستانی زۆر ڕووتی تێدا دەزانن داستانی ئۆلیسێس 24 ساعت ژیانی دەدالۆسێ لە ڕۆژێکی بەیانی ڕکال دەستێ تاکو سپەینێ و گەڕانەکەی تێ بە ناوشاردا
بە هەموو ئەو شتانی کە دەزێنیدا دەگوزێرێ دوای لە ئەمریکا هینی بۆ دەکەن دادگایی بۆ دەکەمەوە ئیجازەی دەدەن چاپ بکرێەوە لانیش کردی هەموو خەڵک شانازی بەوەی دەکەن ئەگەر چاپی بکەنەوە مەسەڵەن بڵانەمە چاپ ناکردەوە وەزەکە جۆرەی کەی لایەتەوە لە 1920ەکانەوە تا ئێستا کۆڵەکەی ئەدەبی مۆدرنیستی لێرە توانین بڵێ پۆست مۆدرنیستیش ئەم کابرایە و یەک دوو دانە کەسی دیکە مەسەڵەن لە پاریس مارسل پروست لە بریتانیا ڤیرجینیا وۆلف و یەک دوو نووسەری ئیسپانی دیکەش بەڵام ئەمە کەسێکە کە بۆ خۆی بەخواستی خۆی چۆ لە پاریس ئەم شاکارانەی نووسیوە جا ئەمە ئەگەر مراد بێ ئەم جێمس جۆیسە ئەمە گرنگە ئەم ساموئێل بێکێتە ئەمە شەر ئیرلەندیە جۆیسی هەندە خۆش دەوێ لە عیشقی جۆیسی هەستاوە چۆتە پاریسێ لە ساڵانی شەڕیشدا زۆر گرنگە لە پاریس دەزان پاریس ئیشغال کراوە شەڕی لێیە و ئەم ساموئێل بێکێتە خودای پوچگەراییە خودای ئەبسۆردیزمە چاوەڕوانی گۆدۆتان بیستۆ بەداخۆ بە کوردی نییە قسەی لەسەرە بەڵام خودی دەقەکە نییە لە چاوەڕوانی گۆدۆدا وەکو شانۆیەک خۆزگە وەخت دەبوو یان لە چاخواردنەوەیدا دیسان باسی ئیستراگۆن و ڤلادیمیر و پۆزۆ ئەوانە بکەین چەندە ژیان بە ئەبەز دەگرن بەڵام ئەمە بۆمە وەکو کورد گرنگە بەتابێت پەیوەندێک لە ڕووناکبیرەکانمان ئەم برادەرەکە خودای ئەم ئەبسۆردیزمەیە یەکێک لە پارتیزانە بەهێزەکانی شەڕ دژی فاشیستەکان و نازیستەکان بۆ لە پاریس زۆر گرنگەوە یعنی من ئەگەر ئەو بەشەی چاو لە دەکەمەوە بەشەی ژیانیوی تۆ وەرە لە وڵاتی خۆدرا بە دڵخواز بچی ئەلبەتە ژیانی خصوصیەکەی زۆر تایبەتە ئەمە عاشقی کچی جێمس جۆیسە کچەکەش بۆ بەدبەختیان ئەگەر هاوڕێی ژنمان لێرە هەنا وا دەڵێن ناحەز بۆ خۆشی نەویست ئەلبەتە بۆ خۆشی جوانی و کابرا بەڵام لەبەر جۆیسی و لەبەر حورمەتی ژنەکەی هەر مدارای کردو دوای ئەم ڕابطەیە هیچ کارتێکەری لەسەر خۆشەویستیەوەی بۆ جۆیسی نەبوو ئەم وردەکاریانە کارتێکیان هەبوو لەسەر شێوە نووسینی بەڵام لە هەمووی گرنگتر فەلسفەیەکە لە پشت قسەکانی وەی هەیە کە ئەگەنگۆ چاو لەو قسەی بکەن زۆر دەڵە I can go on I'll go on ینی هەموو بوونی ئەم کابرایم جوورە قسەکردنەیە من ناتوانم بەردەوام ناتوان بڕۆم ئەمن دەڕۆم ینی ئەم ناتەبایە ئەم کۆنتڕاستە کە جارێکی دیکە گە تاقەتە نەبوو ئەگە ئینگلیسی دەزانێت یا بەر زمانێکی دیکە غێری کوردی چاوەڕوانی گودۆ بڕۆن چاو لێ بکەن هەمووی ئەو جوورێ و ئەوانە نیشان دەدەن کە ئەوە تەبعید نییە ئەو شتانەی ساز کردو کە بۆ خۆی چووە و یەکشتی دیکە گرنگ بۆ ئەمەی کورد لە بواری زمانیەوە بێکێت لەو نووسەرانەیە کە لە دوو زمانەیەدا دوو زمانە ینی دوو زمان قسەکردن نەک دوو زمانەی خراپی کوردی دوو فاقیت نا ینی هەم ئینگلیسی هەم فڕانسیزان زۆر ئوستادە کاتێک لە ئیرلند بۆ مامۆستای زمانی فەڕانسی بووە کە چۆ لە فەڕانسە ینی فەڕانسی چاک زانیوە و بە فەڕانسی لە چاوەڕوانی گۆدۆی دانووسێت لێ دەپرسن جەنابەت بۆ بە زمانی خۆت دەنووسێت چکە هەموو کەس دەڵێن کاک ڕۆژ زمانێک بەحسی دەگەڵە من دەکرد قسەکەشی ڕاست بوو دەڵێن شێعر هەر بە کوردی دەنووسم داستان بە فارسی دەنووسم چونکی زمانی خۆمە ئەمە بەحسێکی جالبە بەڵام لە مۆردی وەی داوانێ ئەمە چونکە چاوەڕوانی گۆدۆ بەڕاستی شانۆیە بەڵام شێعرە هەموو شێعرە زمانێکی شێعریە بە فەڕانسی نووسی دەڵێن بۆ بە ئینگلیسی نا تۆ فەڕانسەویەکەت باشترە دەڵێ ئەس قەزانە چونکی فەڕانسەویەکەم خراترە و ئەوە تەفسیری زۆرە ینی چی من لە زمانێکە یعنی میستوانکە مثل سوێدی من باش نییە لە سوێد ئەو مساڵژی هەم بۆی کە گۆدۆی پێ بنووسم بەڵام بە کوردی نەنووسم بە سوێدی بنووسم بەڵام بڵم چکە سوێدەکەم خراترە نازان زۆر شت لەوەی هەڵدێنجرێ مرۆ دەتوانێت لێ هەڵێنجە بۆ ئەمەی کوردی کە ئێستا نووسری چەند زمان زانامان هەیە باسێکی گرنگە کە دەکرێت لەسەری ڕاوەستە بکەین هۆکارێکی دیکەشی تایبەتمەندی زمانی ئینگلیسی کە بێکت بۆ خۆی باز دەکەویش ئەوەیە زمانی ئینگلیسی لەبەر تایبەتمەندی ئیستعمارەکەی بۆ هەر چەند چێگیا بۆ هەر داڵێک بە سەدان وشەی هەیە بە سەدان کە ببورن زۆری وشەیە ئەنی لەو زمانەیە نەیە کە ژمارەی سینۆنیم هاومانە یەکجار زۆرن و دەبین و سەر زۆر چاچی بزانێ ستایلی هەبێ شێوازی هەبێ لە فەڕانسەویدا ئەوەی قسەی کە بێکە دڵەوەی ناوێت و بۆ خۆت بنووسی بەڵام ئەوەی کە تۆ بە ئینگلیسی ئەو هەموو وشانە هەبێ ئێستا کتێبەکەی بێهروزی کە دکتۆر ئومید تۆفیقیان خۆ زمانی دایکی ئینگلیسی نییە
بەڵام بە باوەڕی من شێوازێکی خوڵقاندوە لەبەرەوەی کە ئەو ئینگلیسی شێکسپیری و چرچیلی نازانێ ئینگلیسێک دەزانێ چونکە ئینگلیسیان هێندیان نووسیوە شێواز سەبک پراسی سواوە تۆ جاری وایە کە چاچی نەزانی دەتوانین شێوازێک بەئافرێنی و دکتۆر ئومیدە و کاری کردو هەڵبەت دەڵان مەسلەی ئیدیتۆریش ئەوەندە زۆرە توێرچێنێکی نووسی غەڵەتەکان بۆ ڕاست دەکەنەوە لەسەر ساموێل بێکێت دەکرێت زۆرتر قسە بکەی بەڵام دەبێ من خێرا بە هندێک نووسەری دیکە ڕابگەم گابریل گارسیا مارکێز ئەگەرەنگۆ کەسێک بۆ سەرهەنگ یا بۆ کۆلۆنێل نامە نانووسێ Nobody Rise to the Colonel بە فیلمی شەیە ڕاستی دەتوان نەگە نێتفلیکسانە هێرەوشە چاوی لێ بکەن کتێبەکەم تاوجێ من ئاگام لەوێ بە کوردی نییە بەڵام یەکێک لە ڕومانە هەرە گەورەکان ئەو ڕومانەیەکە لە پاریس نووسراوە لە تەبعید نووسراوە بەڕاستی بۆ خۆشی بە ئاشکرایی دەڵا ئەمە نەگە دەسمەوە کۆلۆمبیا لەوێ نووسین هیچ کوڕە ناتوان گۆرانیش بڵە وجانەکە هێندە ناخۆشە زوو دەمەوێ بڕۆمە وڵاتێکی دیکە دەبینن لە سەردەمی پۆستمۆدرندا بە زۆری نادنێرن بۆ خۆت دەچی ئەگەر دەرفەتت هەبێ دوای باسی نووسەرێک دەکەم هەموو پوڵی ژانی کۆ کردەوە چون لە سویسێ لەوێ مرد دەیتوانی لە مەرفاژ نەوێ بخۆی هەڵی بشات ئەم مارکێزە کە باسم کرد کۆلۆمبیایی بەڵام چەند کتێبی لە دەرەوەی وڵات نووسیوە لە پاریس بە تایبەتی من پارەکانە چوون بۆ کوبا دەزان گابریل گارسیا مارکێز ڕەفیقی فیدل کاسترۆش بوو و یەک لە ڕەفیقە وەفادارەکانیشی بوو ئەگە دنیا گۆڕا و فیدل کاسترۆ هەموو کەس پێیان دەکوت دیکتاتۆر ئەو هەروەکو شەستەکانی دەبینی و بە باڵاشی هەڵدەکوت و زۆریش نێوانی خۆش بوو و بەو بڵین خەونانەی وەفادارمە بەڕاستی من چوومە دەرەوەی هاوانای پارکێکە بنەی پارکی بڵین هەمینگوای لەوێ لەگەڵ کەسێک قسەم دەکرد کە هەمینگوایش لەو کەسانێکە لە کوبای ژیاوە پێم سلایدێکم لەسەر هەمینگوای هەیە ئەگەر نەمبێ و بیرم بێنەوە کە کارتێکەری بڵین منفا لە سەروی هەر یەکجار گرنگە بەڵام ئەو کەسێک کە لەوێ بینیم کوبایەکە کە باسی چێگوارای دەکرد بۆ من چێگوارم خۆش دەوێ ئێستاش زوو دەیکوت گابریل گارسیا مارکێزیش خۆشی دەوێت ینی بڵین دەهێویست چونکە قسەمان زۆر کرد بوو دەیزانی من عەلاقەم بە ئەدەبیاتە کتێبەوەیش خۆشی دەوێ من خۆشم دەوێت بە هەر سوورەت نووسەرێکی دیکەی ئەمە دیسان ئەمریکای لاتین بڵین پێڕوو خڵاتی نۆبێل لە بیرتان بێ گابۆ شەرخڵاتی نۆبێل لە بۆ سە ساڵ تەنیایەکەی کە بەخۆشیەوە دوو وەرجێڕانی بە کوردی هەیەکی خراپێکی چاک ئەوەی خراپەکە لێمە پرسینی چێ چونکی نایڵم خۆشم دەوێت ئەوەی کردوێتێ جان نایڵم ئەتۆ دەتوانێت خۆت بڵێ بەڵام نایڵم لە فارسی ڕاکردوێتێ ئیشکالی زۆرە بەڵام ئەحمەدی مەلای کە من نەمخوێندێتەوە هێندێک دەڵێن باشە و کەسێک پێی کوتم باش نییە بۆ خۆشی لێرەیە چونکە من نەمخوێندێتەوە قزاوت ناکەم بەڵام لە ئیسپانی ڕاکردوێتێ ئەم کابرایە هەر عاشقی منفعە کۆمارەکانی دنیا لە بیرتان بێ دوای گەڕاوە بۆ پڕووی و کاندید سەرۆکۆماریش بۆ هەڵنەبژێردرا بەڵام منفع بۆی هەمیشە جێگای خێر و بەرەکەت ئیتر ئەمەیان ئێوە لەمنی باشتر ناسن ئێدوارد سەعید کەسێک کە نەک وەک ئەدیب چونکە ئەدیب نییە بەڵام وەکوێکێک لە لێکۆڵەرەوە هەر گەورەکانی دنیا بە کتێبی بەناوبانجی بڵین کە وەک بۆم دەنجی داوە لەسەر ئەندێشەکانی فۆکۆی و گونجانی تۆریەکانیوی لەسەر ڕۆژهەڵات ناسی بۆ هەمووی ئێمە بەخۆشیەوە پار تەرجمە کوردیکەشی هاتە دەرێ دکتۆر محسین ئەحمەد عومەر کردوێتێ من نەمبینیەوە بەڵام چکە لە فەڕەنسی ڕاکردوێتە دەبێت تەرجمەی باش بێ ئەم کابرا لەسەر منفا لەسەر تەبعید زۆری کار هەیە یعنی ئەگەرەنگۆ گوگل لێدەن بڵێن ئێدوارد سەعید ئەند مەسەلەن ئەکسایل یا مەسەن دایاسپۆرا لیترێچر بە سەدان مەدخەل دێن کە هەموویان گرنگن ئیستدلالەکەی ئارگومنتەکەی ئەوەیە دەڵێت کە تۆ لە وڵاتی خۆت دوور دەکەوێەوە دەرفەتێکە دوو دەست دەکەوێت باس ینی فکری ڕیشەکانی خۆت بکەیت کەم و کوڕەکان باشتر ببینی چونکە تا لێرە یا ناوێری بەتایبەتی ئەگەر وڵات حیزبی و دیکتاتۆری و عەشیرەی ئەوە بێ مەسەلەن چوزانی بتوانانی بڵێ بۆ نمونە پشتی چاوی فڵان ڕێبەر برۆیە ئەگەر دموکراتیکیش کە نییە مەسا قسەکەی خۆت بکەیت کە دەچێت دەرێ هەم دەوێری بیڵێ هەمیش هەر بەڕاستی دەیڵێ چونچی دەڵێن بۆ هۆکارەکەی چ بوو لێرە ئەگەر بە زۆری نربیانیا بۆ خۆی مەجبور ببێت چوو بێ ناچار بوو بێت چوو بێ ئەوە ئەو دەرفەتەی دەداتێ قسەیەکی وەکو ئەوەی کاک بەختیار ئەلی دەیکا
کە وەکو زۆر کوردی دیکەمە کە قسە دەکەین قز ناڵین چێ کوێت زۆر جاریش هەمانەخڵ کاکە بۆ خۆت بڵە چ دەڵێ ئەخە کاکەوانە قسەی منینەوە قسەی دوارسەی دێم چۆن بڵەمی خۆمە ئەویش دوا دەڵە لە دەرەوە تۆ چاتر وڵاتی خۆت دەبینی من دڵنیامی دوارسەیچکە بە عەرەبی هەموو هەیە زۆر کورد خوێندویانێتەوە خۆزگە دەمزانی قسەی خۆیەت هەیە قسەی دوارسەی دێ گرنجەکەی لە نەزەر ئەوەیە کە بزانین کاتێکەری دوورخستنەوە لەسەر کورد چۆنە بەڵام نووسەرێکی تایبەت ولادیمیر نابۆکۆڤ ئەوەی کتمە سەرۆتەکەی لە ئاخیریدا 17 ساڵی ئاخیری ژیانی دەچێت لە سویسێ لەگەڵ ژنەکەی دەژێت ولادیمیر نابۆکۆڤە دەکرێت بە سەعات لەسەرەوەی قسە بکەی ڕۆڵی تەبیعی چونکە ئەوە بەڕاستی ناچار بۆ وڵاتی خۆی بەجێ بێڵێ کاتێک ئینقلابی ئۆکتۆبر دەکرێت ئەمە زۆر گەنج دەبێت ینی 18-19 ساڵی دەبێت لە خانەوادێکی ئەشرافی سنت پێترزبورگە لە تەمەنی 5 ساڵیدا 3 زمانی زانیوە کە بۆتە 10 ساڵی 7 زمانی زانیوە و زۆر چاکیشی زانیوە بۆ نمونە دوایە کە دێتە ئینگلیس و لەوێ لە کمبریج دەخێنێت دوای 3 ساڵها لە بێرلین دەژێت هیچ کێشەی زمانی نەبووە قەت و ئەوە نووسەری لۆلیتایە و لە بیرتان بێ ئەمە لۆلیتا دەنووسێ کە لۆلیتا دەنووسێ ئەگەر نەتان خوێندێتەوە فیلمەکەی چاولێ بکەن 3-4 ڤەرشونیە فیلمەکەی پیاوێکە عاشقی کچێکی زۆر 14-15 ساڵە دەبێت زۆر کەس دەتوان بڵێنەوە پێدۆفیلە ینی ئەو منداڵە بۆی نابێ عاشقی بی بەڵام زۆر کەس ئەمە بە عیشقی بڵین سیمبولیکیوی بە وڵاتەکەی خۆی نیشان دەدەن کە رووسیا بێت کە رووسیای زۆر خۆشویستوە نەوەکەی ئێستا لە ئەمریکا پرۆفسۆرەوە نەوەکەیەوە هێندێک لە قسانی من دیکەم قسەی نەوەکەیەتێ لێکۆڵەرۆیەکی گەورەی بڵین زانستە کۆمەڵایەتی و ئەدەبیەکانە ناباکۆڤ یەک لە کتێبەکانی غیری لۆلیتای بنێوی ماریایە ماریا یەکەم لە چیرۆکە هەرە سەرەتایەکانێتە لە بێرلینە لە بیرتان بێ 17 ساڵ لە بێرلین ژیاوە ئەو دەمێکە لە رووسیا هاتوونەتە دەرێ چیرۆکەکەەوە دەنا بۆ خۆی ئەو دەمی زۆر گەنجتر بووە دۆستە کچەکەی قرارە بێ و هەردێ بەڵام ئەو هەموو دەگەڵ جەماعەتێکی دیکەی ڕووسی کە لە بێرلێنێن و شەوانە قسات دەکەن ئەو ڕووسیا بووای لەها چ بوو تێزار لەو شتانە دژایەتێکی گەورەی ئەو دەمی لە بەرەی بڵی سەرمایهداری لەگەڵ ئینقلابی ئۆکتۆبر هەبوو ڕاستە غەڵەت لە نەزەر منەوە غەڵەت چونچەوان لەبەرەوەی کە دیکتاتۆرە دژی نەبوو لەبەرەوەی کە دەگەڵ بنەماکانی لیبرالیزم و سەرمایهداری وان نەداهاتەوە دەنەخۆ ئینقلابی ئۆکتۆبر ئێستا هیچی بەسەردا نەڕۆیش بۆ هەموو ببوونە تەڕەفداری ئازادی ئەویش چییە گاردە سپیەکان مەسەلەن ئینگلیسیەکان چێ کەم قاتڵ بوون بەڵام بە هەر سوورەتە و کابرا بە پێشینەی خانەوادەی دژە چەپ بوو و هەتا ئاخیری شەر هەر دژە چەپمە بەڵام نووسەرێکی گەورە لە ماریایدا سەیرەکەوەی ئەو هەموو چاوەڕوانی ماریای کردەوە کە دەچێت لە ئیسکای شەمەند نەفەر ماریا دێ لە پەنجەرەدا ماریای دەبینێ بەڵام بە پشت شەمەند نەفەرەکەیدا خۆی ون دەکات لە ماریای ئەمە دیسیمبولیکە زۆر دەگەێنێ ئەو هەموو چاوەڕانی کەسێک دەکەی لە وڵات ڕابێ کە دێ دەگاتێ تۆ تەنانەت تااقەتی بینیشت نییە لەسەر ئەمە دەتوانێت مرۆ زۆر قسە بکە لۆلیتاتان لەبیر بێ ئەم بەرهەمە گەورە ئەدەبیانە کتێوێکی بەناوبانجی ئازەرنەفیسی ئێرانی هەیە بە ئینگلیسی ریدینگ لۆلیتا ئین تێهران کە دوای ئینقلابی ئێران دەچێتەوە ئێرانیە لە زانکۆی تاراندەری دەکەن لە ماڵەکەی خۆی کۆبوونەوە بۆ چەند خوێندکاری دادنێ لۆلیتا دەخوێنەوە یەک لە کتێبەکان 4 کتێب دەخوێنێ چیان لۆلیتا ناوی کتێبەکەی دەکاتە ئەوە و لە ئەمریکا کتێبە چاپ دەبێت بە ژاپۆنی و چینی تەرجمە بۆتەوە تەسەور بکەن ئەم نووسەرە چەندە دەوڵەمەندی لێ کتێبەکەت بێتە چینی کاکسەلام زۆر گرنگە بێتە چینی کتێب یعنی ئەگەر 1000 لە 1000 نەفەر یەک چینیش بخوێنێتەوە کابرا چەندە پارەی پێدەبڕ بەڵام ئەو گرنگ نیە گرنگەوەیە ئەسەر ئەدەبیەکان چۆن سنووران دەبەزێنن ئەمە لە ناباکۆف و لۆلیتاکەی و لە ئازەرنەفیسی لەسەر ناباکۆفی نەجموەلی من باسم کرد تا ڕادەیەک ڕفیقی گۆنتەرگراسیە گرنگی وەی بۆ من دە و باستم هاویش ئەوەیە کە بەحسی تئوریکی هەیە دەڵە ماڵ منفایە منفا ماڵە ماڵ و منفا هەریەکن هیچانی هیچ نین هەرو باسی کە کوتم بۆ نووسری جددی منفا معنای نێوەەر لە بەرەوەی لەو ڕانگەوە زۆر سەرکەوتوو بووە لە بێرلێنێ دۆستایەتی لەگەڵ گۆنتەرگراس ینی لە خۆڕا ساز نەبووە گۆنتەرگراس دەزانن خڵاتی نۆبێل لە ئاڵمان و کتێبی بە کوردیش تەرجمە بۆتەوە بەڵام ئێستا ئەو قسمەتەی بۆ کاک بە ڕۆژ و کاک بارامی لە بەرەوانەوانە باز دەکەم نووسرانی ئێرانی بۆ هەمانمان چکەوانە هەمویان لە نێو کوردانیشدا ناسراون هندێکیان ناڵبێت شاملو لە کەسانێکە کە هەر باوەڕی بە تەبعید نییە ئێستا پێتان دەڵم بۆ
چاو من خەڵکی ئێرە من چراکەم لێرە هەڵدەبێ من اینجایی هەستم چراغم اینجا میسوزە تەرجمەی خۆم I am from here my light is on here لە ئیران شاری کە دەردەکرد لە ئەمریکا لە دوای انقلابێ زوو هاتەوە کوتێ من ناتوان بەیانم بڵام گود مۆرنینگ دەی بڵام سۆب بەخێر هەر باوەڕی پێ نەبوو هێندەشی حەز لە مەشروب بوو هەرگەڕاوە ئەو کابرا مەشروبێ وەرە لە نێو ئەرمەنیان لە کاکبڕۆژ لە نزیکەوە هاتچۆی لەگەڵ هەبووە دەتوانێت تەیدی و قسەی بکاکە و کابرایە ئەدی بۆ دەڵێن هەمیشە ئەرمەنیەکان بۆیان دێنە پێکەوە بڵێ جاوە بە چانسی بەڵام ئەسلی قسەکە مهمە ئەمەش لە نووسرانی زۆر بەناوبانجی ئێرانی ئێستا لە ئەمریکا دەژێ زۆر مقاومەتی کرد هەر لە ئێران بمێنێتەوە یادداشتەکانی کە لە زیندان بوو لە ئێران لە جمهوری ئیسلامی هاتە دەرێ نیشاندابا بە وەزانێکی زۆر تایبەت بوو هەر نووسەر نەبوو لەگەڵ وحدەتی کۆمونیستی پەیوەندی هەبووە سازمانی وحدەتی کۆمونیستێک لە ڕێکخراوە شۆڕژێرەکانی ئێرانی بوو دوای لە زیندان واقعەن ئەزێتیان کرد ڕۆمانی زۆر بەناوبانگتەوە جێکە من ئاگام لەبێ هیچ شتێکی نەبووتە کوردی بەڵام زۆر کورد دەناسم کە شتیان لێ خوێندێتەوە پێیان خۆشە لە ئەمریکاش هیچ ڕانەوەستاوە من لە سوێ دوو جار بینیم زۆر تخصصی لەسەر ئەدەبیاتی چینی هەیە لەسەر زمانی چینی تا ڕادەیەک دەزانێ تەرجمەی هەیە بۆ خۆی و زۆر سیگار دەچێشێ و ئاخیرانە دی سیگاری بە سیگاری هەڵدەکرد من یەکەم جار کە بینیم چونکی کتێبم لێ خوێنبەوە ڕاستی بەمزانی پیرێژنێک بەڵام یەکەم جار کە بینیم زۆر جوان و لە بەردڵام بوو لە زانکۆی وپسالایە ئەو قسەم پێ کرد کوتم ئەمزانی تو بە گۆچانی دێ کوتی دۆستی نازەنین ئەمە سێ ڕۆژە حەمامم نەکردو یعنی دەنان لەوەش جوانتر دەبم دوای ڕووسەرەکەی کە وەلابر بەڕاستی ژنێکی زۆر ینی ئەلبەتە نفوزی ئەدەبەکەی گرنگ بوو تووبا و معنای شەب یەکێک لە کتێبە بەناوبانگەکانێتێ ئەمە دەڵا من زۆر بۆم گرنگ نییە لە دەرەوە ژاپیۆنی لەگەڵ خەڵکی خۆمەوە دەنووسم و بەڕاستی لەو ساڵانی کە لە ئەمریکا بووە ڕەنگار بە سیگاری خۆی ئەزێت کرد بە چکی زۆری دەچێشێ دەنا لە نەزەر کتێبەوە مثلا ڕۆمانێکی 800 لاپەڕەی نووسیوە کە مێژووی سیاسی 100 ساڵی ئەخیری ئێران دەو کتێبەیدا دە و ڕۆمانیدا کۆبووتەوە ئەمەیان کە تەنیانا بەڵام نووسری ئاهلی خەرخەکەی کە بەرهەمێکی گەورەی ڕائلیزمی جادوویە مونیر و ڕەوانی پور دۆستی کاک بەڕۆژی گولشیری ئەوەی زۆر پێ نووسەرێکی گرنگ بوو و بەڕاستیش ئەهلی غەرق ڕۆمانی چاک بوو ئێستا لە ئەمریکایە هەرکەیفی زۆر سازە دەڵا هەموو ڕۆژێ بە سوسیال مێدیا وەڵا خۆ لێرانی من هەر نایان دێش قسام بکەم و لێرە بۆ خۆم بەکەیف خۆم دەنووسم ئەوانە بۆیان کە ڕاو بۆ چوونی جیاواز لەسەر ئەدەبی تاراوگە و کارتێکەری تاراوگە ئەوانە جیلی تازەترن حکاکیان لە سوێد ئێستا زۆرن مەسەلەن ماوەیەک لەوە پێشەمە ڕۆمانێکی سولماز هاشمی زادەم خوێندەوە قەرار بۆ دەبێتێکیشمان لە ڕادیۆ سوێد بەیەکەوە هەبێ بەداخەوە نەگونجا ڕۆمان بە سوێدی دەنووسن جیلی تازن دایکوبابیان لە ئێران بوونە و لە سوێد ئەگەر لە دایک نەبوونەوە کچی من یەک ساڵی بۆ هاتوێتەوێ زمانی خارجی چاک دەزان زمانی فارسیە بۆ نمونە کوردی چاک نازانی کوردیشمان هەنا لەو نەوەی کە لە کاتی خۆی دەتوانین باسی بکەین ئەمما چەندە کاکە وەخت چۆنە؟ تقریبا وەختی خۆت داوە لام داوە؟ جاوا هەمیشە کوتم سنەتەکەوە ئەوە پێشەچی بوو ئەوە پێشەچەکە بوو کوتی ئاسپۆرای کوردی چکە مووی پرسیارە من بەڕاستی وتارم هەیە لەسەرەوەی بەڵام ئەگەر دوای ویستان پێتان خۆش بچکەوە فارس دەڵان زیرەی بۆ کرمانیە بەری مثلەن کوردایەتی بۆ ئەوە فرۆشمەوە باش نییە بەڵام ئەوەی کە کەنجێ لە چۆن مەعنا دەکرێ چونکی کوردان وڵاتێکی سیاسی یەکگرتویان نییە بەچێ دەڵن دیاسپۆرای کوردی لە دەرێ یەکە دووە سێە چوارە ئەحزابی کوردی چ ڕۆڵەکیان هەیە نالی کە چۆن لە شامێ دەژیا ئەو نامانەی دەگۆڕێتەوە دەگەڵ سالمی ئەوە تەبعیدنی حاجی قادر لە کۆی ڕادەچێت لە ئیستانبولێ بە درخانیەکان ئامۆزش دەدا و بەردی بناغی ناسیۆنالیزمی کوردی دادنێ لە تەبعید جیاو دەزانن گۆڕگەری بەرگۆڕکەشان نەدیتوێتەوە وەفایی خۆمان لە سابڵاغێ لە شەمزینان چ دەکات تەبعید نییە دیاسپۆرانیە بەڵام ئەمەیان دیاسپۆرایە عەرەبشەمۆ کوردی یەزیدی سیرەکەیەوە لە دەست عوسمانیان بەڵام ڕاستەکەی لە دەست کوردانی مسلمان هەڵاتۆ بە خێر شکاوتەوە بۆ 1935 ئەگەر ئەو نەباشوانی کورد نەدەبوو ئەگە شوانی کورد نەبووبا
ڕوومانی کوردی مێژۆکەی ئەوە دەستنیشان نەدەکرا پیرەمێردی خۆمان لە ئیستانبول بۆ لە زمانی عوسمانەکان خەڵکانی دیکە لە نظر سیاسیەوە کە مێژووی مەسەلەن کوردیان نووسیوەتەوە ئەوانە لەوانە لە هەمان مهمتر بڕۆینەوە بۆ سەدەی 16 شەرەفخان لەگەڵ عشیرەکەی لە قومێ لەدایک دەبێ فێرە فارسی دەبێ دوای لۆیاڵیتی عشیرە دەگۆڕێتەوە نێو عوسمانیەکان شەرەفنامەی بە فارسی دەنووسێ ئەمە تەبعید نییە هەمووی پرسیارن و لەسەر هەمویان مرۆڤ دەتوانێت تێر و تەسەل قسە بکە بەختیاریشم بە ئەلی تاویشتووە لە منفا دەژێ زۆربەی ئەو ڕوومانانەی لەوێ نووسیوە من پێم وایە گە لە سلێمانی بە ئەو ڕوومانانەی لە نەزەر کاتیشەوە بۆ نەدەنووسرا چونچەوە هەر تایبکردنەکە زۆر زەحمەتەوە ڕوومانە جگەر خوێن هەر لە هەمووی ئەوانە گرنگترە کوردی باکوور لە سووریایی گەورە بوو لە سوئێد وەفات بکە 84 من ئەلانیش ڕەفیقم هەیە شانازەکەی ئەوەیە کە تەرمی ئەو دەڵە پیرۆزی جگەر خوێنمان بردەوە لە وڵات ناشتمان ئەوە مەسەلەن شێرەکانی شێرە شۆڕەجێرەکانی ئەو شۆڕەجێرە گرنگە من کە باسی مارکێزم کرد مارکێز قسێکی زۆر جوانی هەیە دەڵا ئەدەبی جوان ئەدەبی شۆڕەجێرانەیە و ئەدەبی شۆڕەجێران لەگەڵ تەبعید زۆر پەیوەندی هەیە و ئەدەبی شۆڕەجێرانە البەتە مەبەستی ئەو شتێک کە لێرە پێ دەڵێن شۆڕەجێریە دروشم بێ نییە چونکە مارکێز دەزانن شۆڕەجێرانە دەنووسێ بەڵام 100 ساڵ تەنیاکە 100 ساڵ تەنیاکەی چاولەکەن سیاسی ترین ڕۆمان پێشەنجی قوتابخانەیەک و کوردان توانیان لە دەرەوەی وڵات کۆر و کۆمەڵی کوردی ساز بکەن فێدراسیۆن بە تایبەتی لە ئاڵمان لەسەرەوەی کار کراوە کابراکی فینلاندی بنەی واڵبێک کتێبێکی زۆر باش نووسیوە دیاسپۆرای ئینگلیس و فینلاندی بەراورد کردووە کاخایلی خەیاتی تێزی دکتۆراکەی لەسەر دیاسپۆرای کوردی فەڕەنسا و سوێدی بەراورد کردووە نووسەرێکی یەکجار ئەکادێمی خوێنشیرن لە وڵاتی سوێدی ئێستا لە زانکۆی ماڵموێە بەرز و ئەلیاسی کە جێگای شانازیە وەکو لێکۆڵەرەوەیەک تێزەکەی لەسەر دیاسپۆرای کورد و هویەتی دیاسپۆرای کورد لەسەرەوەی زۆر کار کراوە یەک لە دەستکەوتەکانی دیاسپۆرای کورد لە دەینەوەت ئەم هەموو ساتەلایتیوێ بووم بە تایبەتی بە مێتێوێ کە لە 95 دەستی پێکرد و جۆرێک لە شۆڕش بوو بەڕاستی لەسەر دەمێکدا کە کۆلان دیجیتال نەبوو مۆنۆلۆگ بوو بەڵام وەک دەزانن ئەو قسە مەشهورەی کە کاگەمیری حەسەنپوور یادی بەخێرکردی کوردانەگە سیڤیل سۆسایەتیان لە ئەرز بۆ ساز نەبوو لە ئاسمان سازیان کرد و دەزانن ڕنگدانەوەی لە تورکیا چۆن بوو و حەدیسەکانی دیکەش دەزانن ناکرێ باسی دیاسپۆرای کوردی بکەی و باسی یەک لە نووسەرە خوێنشینەکانی کورد نەکەی خوێنشیرن ڕەنگە کلمێکی باش نەبێت بۆ نووسەرێک بەڵام من محەممەد وزۆنم هەر بەڕاستی خوێنشین و خۆشتیپ بوو یعنی خۆشتیپترین نووسەری کورد کە من دیتومە یەکەم جار بینی ومزانی سەر و کۆمار و شتە دوژمزانی بە فەڕەنسی قسە دەکە چکە کرمانجیم نەدەزانی بەڵام ساڵێک بەرلەوەی کە فەوت بکە لە سەلاحەدین ئەیوبی ڕستورانتی مەشهورە ئەوەش دیاسپۆرای هەر لە سوێدێ 3 ساعت باسی ڕوومانی کوردیمان بە کرمانجی کرد و جارێکش لەگەڵ ئەو کاک بەرامی حازری لە گەڵچەند هاوڕێ دیکە کاکسەلامیش تەشریف بوو چون لە دیاربەکر کە نەخۆش بوو بینیمان 2007 بوو یادی بەخێر ئەویش ئەگەر دیاسپۆران نەبا ئەم بەرهەمانەی نەدەبوو واتە دەتوانین بڵێن ئەدەبی کرمانجی زاراوەی کرمانجی و فلیپ کڕۆینبروک دەڵا ئەساسەن مەحسوولی دیاسپۆرایە و دیاسپۆرا هەندەران هەر لە 1998 لە قاهیرەی ڕابیگرە دوای لە فۆلکستۆنی دوای لە لەندەنی ڕواری ڕۆژنامەی کوردستان و دوای هاوار و ڕووناهی بەدرخانیەکان ئەوەشە بەدرخانیەکان بوون مدحەت و دوای جەلادەت و دوایەکانە کامران ئەوانە گەنەبان بەڕاستی و ئەدەبی کە بەنووی کرمانجی و بەتایبەتی ئەلفبای لاتین لە سەردەمی ئەلفبای هاواری لە سیەکانی شانێڕا هەر نەمان دەبوو لەبەرەوەی دەکرێ من نێوم ناوە tentative conclusions یعنی چەندانە دەرەنجامی بە شکو بە تەقیەوە دیاسپۆرای کوردی ئەکزیل لەو بوارانەیە دیاسپۆرا لەو بارانەیە کە لەسەر ئەدەبدا تئۆری بۆ نییە چاک خراپ یعنی هیچ نووسەرێک بەپی تئۆری ڕەفتار ناکە بۆ هێندێکان بەخێر دەشکێتەوە بەڵام بۆ خوێنەر هەمووی بەخێر شکاوتەوە لە دانتێ ڕاتا ئێستا ئی کوردی دیاسپۆراکەی وەکو میلەتەکە وەکو چوار بەشەکە یا پێنج بەش یا چەند بەش لە تو کوتکراوە و ئەدەبیاتەکەشی هەر بەو جورەی
باسی زازاچی بان نەکەم چونکە ئەو ترندە سەشەیەلان و باسی هەورامیش کە هندێک دەنووسن و ئەوە نیشان دەدا کە مەسلەی کورد وەکە مەسلێکی دیکە پێچە لێرەدا من باسەکەم دەکوژێنمەوە داتاکەش دەکوژێنمەوە و لە خزمەتاندا دەبووم بۆ قسە واسی زیاتر. دەست خۆش زۆر سپاس بۆ کاکاشم بۆ بابەتەی تایبەتمەندەکانی کارەکانی کاکاشم ئەوەیە کە جگەل لە مەسەلەی پێدانی زانیاری لەسەر بابەتی نوێ شیکردنەوە و با بڵێین پێکدانەوەی نوێشمان پێشکەش دەکات بەتایبەت دیاسپۆرا کە تا ئێستا من پێم وایە لە واری تۆژینەوەی ئەدەبی کوردی و تەنانەت لە خانەی ڕخنەی ئەدەبی کوردی تا ئێستا نەوەتە بابەتێکی سەرەکی بۆیە ئەمە دەتوانێت دەست پێش خەریەک بێت بۆ دەستپێکردنیە و تۆژینەوانەی کە دەتوانێت چ لەسەر ئەدەبی کلاسیکمان چ لەسەر ئەدەبی مۆدێرنمان باسی دیاسپۆرا بکات و بەتایبەت مەسەلەی دیاسپۆرا کە خۆشی کاکاشم باسی کرد بەشێکی گرنگی مەسەلەی قەیرانی ناسنامەیە یعنی ئەو با بڵێین جباتەی یا ئەو کۆمەڵەی کە لە وڵاتی خۆی لە خاکی خۆی دادەبڕێت تووشی قەیرانی ناسنامە دێت و ئەو هەوڵەی کە دەدرێت لە دیاسپۆرا بۆ یەکگرتنەوە بۆ داهێنانی ئەدەبی خۆی هەوڵێکە بۆ چارەسەرکردنەوە قەیرانە بۆیە لەو سەرشەوە دیاسپۆرا و ئەدەبیات هەر لە واقعدا یەک دەگرنەوە ئەگەر ئەدەبیات هەوڵێک بێ بۆ دامەزراندنی جۆرێک لە ناسنامەی ئینسانی دیاسپۆراش بە هەمان شێوە دۆزینەوەی یا چارەسەرکردنی ئەو قەیرانەیە کە لە ناسنامە دروست دەبێت چونکە دیاسپۆرا و کاکاشمیش باسی کرد پێم وایە ناچارە لەوەی کە تووشی تەزادی هۆویەتی بێت تووشی ئەو پارادۆکسە بێت کە لە ناسنامەی ئەو جباتە هەیە تۆ لەلایەکەوە لە خاکی دایک و باوکی خۆت دابڕاوی دەتێت بگەڕێتەوە سەر ڕێگوڕیشەی خۆت بەڵام لە ئەم ئەرزی واقع لە وڵاتێک دایکە ئەو وڵاتە هی تۆ نییە بەڵام لە وڵاتی کە دەژیت خەریکە ناسنامەیەکی نوێت بۆ دروست دەبێت کە ئەمە ناسنامەی ڕاستەقینەی خۆت نییە لەبەر ئەوەیە کە من و بابەتە بە بابەتی گرنگ دەزانم و ئێستاش لە هەموو هاوڕێیان داوا دەکەم ئەگەر سەرنجێک بابەتێک پرسیارێک یا پێزیادکردنێک لەو مۆزوع هەیە پێتان خۆش بێ ناوەکان دەنووسین و قسە بکەن و کاکاشمیش ئەگەر پێی باش بووەوە دەتوانێت یا وەڵام بداتەوە یا لیسانشیکردنەوەی کە بەس بەو مەرجەی تەبعیدی خۆخواست نییە دەبێ وەڵام بدەمەوە فەرموو ئەگەر کەسێک سەرنجەیە فەرموو فەرموو منە قسە لەسەر مەسەلەی غوربەت بکەم کاریگەری و غوربەت لەسەر ئەو کەسانەی کە ئەو شاکارانە دەنووسن بەڵام کاریگەری گلۆبالیزم کاریگەری گلۆبالیزم لەسەر کەمبوونەوەی غوربەت تا چەند کاریگەری هەیە چونکە گلۆبالیزم بە هەردوو بارەکاندا لەوانەیە جۆرەك لە پەیوەندیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ دروست دەکاتەوە لەگەڵ وڵات لەگەڵ ئەو شوێنی کە کەسەکان بەجێی دێڵن و دوورەکەونەوە اینجا لەوانەیە بەبارە پۆزەتیفەکەی کاریگەری دەبێت یان بەبارە نێگەتیفەکەی بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە تا چەند ئەم گلۆبالیزمە غوربەت کەم دەکاتەوە و کاریگەری دەبی لەسەر بەبارە نێگەتیفەکەی لەسەرەوەی کە نەتوانین کاری گەورە بکەن هەرچەندە چەند نمونەیەک تێنانەوە لەو بارەیەوە من هەر وەک ئێستاز بۆ پرسیارەکەتان بشە زۆر مەطرح گلۆبالیزم هەمیشە هەبوو یعنی جەهان یەک ویزێک بێتەوە تۆ بێچاو لە ئوستورەکانی یۆنانی بکەیت هەر لە زۆر قەدیمەوە هەبوون لە بەشەکانی دیکەی دنیا مثلا ڕۆمیا لە ئەوروپا باسوپاسەکان هەبوون ڕەنگە بە چڕی ئێستا نەبوو یعنی مثلا ئایدی مەسیحیەت بڵاوبوونەوەکەی هەر لە ڕۆژی ئەوەڵ ڕە گلۆبالیزمە یعنی ئەوەیە جەهان ئەوە بوو بەڵام ئێستا قورسخرتر بووەتەوە ئەو ساڵانە گلۆبالیزم بە جۆرێک لە جۆرەکان تێکەڵاو بوو لەگەڵ مثلا سەفەر خێرایی فڕۆکە ئینترنێت ینی زۆر کەسەکە دەڵەن گلۆبالیزم فکری ئینترنێتی دەکەونەوە ئەوە خێراتربوونەکەی دێت ناشتەکە
چونچی لەو کەسانی کە زووتر قسەی لە کردو لە پەنجاکان بووە مەسەڵەن مەقلوهان بووە کابرا کانەدایەکە کە ئەو دەمی ئەو بڵین چاپ بە معمار و بڵین ئەندازیاری نەتەوان دەزانێت چاپ سەنەتی چاپ کە دوای لە کتێبەکەی ئەمبسۆنیدا پرینت کاپیتالیزم زیاتر ڕەنگ دەداتەوە ئەتۆ دەچی لە شوێنێک دەژی ئێستا گەر ئەمە چونکە بۆ ئەوانە دەڵام ئەگە گلۆبالیزم بە ئێستادانی بە کوتم پۆست مۆدرن تا ڕاجیاوازە شامل و نەیتوانی شتێکی شخصیەوە بەڵام هەموو ئەوانەی کە لە دەرەوە بوونە تقریبان ڕایگشتەوەیە کە ئیمکانات زۆرە دەتوانن سەفەر بکەن چونکە ئێستا وڵاتی بە مەعنای دیکتاتۆری شیلی و ڕەزاخانی و ڕەنگە بەس ئێران هەبێ ئێرانیش تازە بۆ کوردان ڕەنگەوا بێ بۆ ئێرانەکان وان نییە ینی دەچن دایانگرن لەسەر لەو کابرا چوو لە کانەدا ڕۆیشتەوە ماوەیە گرتیان دوات دیسانان دەستی پێکردەوە کابرا کۆمەڵناسەکە بەڵام ئەم خێرایە دەتوانێت ببێتە بە هۆکاری ئەوەی کە من لە دەرەوە ئێستا لەو کوردستانی خەڵکانێکمان هەن ئەم پیان زۆر سەرسامم ئەگەر بوێرم ینی و لایەنە منفی ئینسانی حەسوودیان پێ دەبم مەعاش لێرە وەردەگرم بەڵام لە ئەوروپا دەژی ئێوە لوکسە معاشی معاون وەزیر وەرگری لە بێرلینیش بژی جاوەرە تەرجمە مەکەوە بۆ ناکەوە بۆنیە ئەگەر ئەوە چاولەکە و گلۆبالیزاسیۆنە زۆر کارتێکەری مثبەتیە بوو بەڵام ئەو لایەنی غوربەت پرسی سەرەکی و هەمیشەیی ئەدەبیات بوو یعنی هەر لە ئۆلیسێسی ڕا کە دەڕوا 20 ساڵان دوورە و دەگەڕێتەوە هەرچەند هەلومەرجی شەڕا و هەرچەند لایەنی ئوستورەیی هەیە بەڵام بەڵام یەکەم جێڕانەوەکانە کە لایەنی حماسی هەیە لێرەدا باسێکی سرجڕاکێش دێتە پێشە ئەویش ئەوەیە باسی ژانرەکانە یعنی لەسەر دەمی گلۆباڵایزیشندا تۆ مەسەڵەن ناتوانێت حماسە بنووسی پێی بەسەر و جۆلاکی مەسەڵەن ئیدوار سایدیدا هەڵبڵێ دەبێت ڕۆژهەڵات ناسی بنووسی دەبێت ڕۆمان بنووسی یعنی هەر وەکو مارکێزی وەکو مەسەڵەن ڤارگاس یۆسای و دە ڕۆماندا تۆ حەدیسا لە هەر جێکی بەگە ڕۆمان نووسی چاکبی دەری دەخێت ئەگەر ڕۆمان نووسی چاکیش نەبی لە ماڵە خۆت لە کۆشی دایکشدا بینووسێت چاکی نانووسی حەزەکەن من بەڕێ ڕێگەم هەیەەوە یەک لە تایبەتمەندیەکانی بەشێک لە دیاسپۆرای کرمانجەکان ئەوە بوو کە بەڕاستی هەوڵێکی زۆر دراوە بۆ کارکردن لە سەر زمانی کرمانجی خۆزگە بۆ سۆرانیش ئەوە دەبوو بەداخەوە نییە ئەڵبەتە هۆکاری هەیە چونکی سۆرانی سکلی یا بڵێ ناوەندەکەی ئێرە بووە خەڵک زۆر بوون و کارکراوە و کۆری زانیاری قەدیمە بۆ دەستەی کورد هەبووە دوای ئێستا ئەکادیمیا هەیە مرۆ دەکرێت زۆر گلەیە بکە و زۆر ئەوە بکە بەڵام لە دەرەوەی وڵات ئەگەر منفی چاولەکەم ڕۆڵی خراپیان نەبوو سۆرانیەکان یعنی ڕۆڵێکی شایستیان نەبوو بەڵام کرمانجەکان ئێستاش کە ئێستایان مانگانە گۆوارێک دەردەکەن نێوی کرمانجە بە ئینیسیاتی و دەستپێشخەری ئەنیستۆی پاریسە ئەنیستۆی پاریسی ئەوە لە مایکل شایدی ئەمریکایی ڕابیگرا هەتا ڕەشۆزیلانی کوردیزانی کوردی دانیشتوی سوێدی تێدایە هەتا خودی کاکەنداڵ هەتا لێرە لێزگینشاڵی ئەوانە هەموو ساڵێ جارێک هاوینان کۆ دەبنەوە زۆرتر لە سوێدە کۆ دەبنەوە و من چەند جاران شانسیۆمە بۆ مەسەن بچم دانیشم چاوان لێ بکەم ئەوانە قسە و باسی وشە دەکەن دیکشنێرێکی زۆر ڕێکوپێک هەتا بەتوان بیکەنە ئانلاینیش لەسەر ئینتەرنێتیش هەبێ ئەگەر لە بیرت بێ یاگەر سرنج بدەن لە تەرجمەی گوگڵیدا کرمانجی هەیە بە سۆرانی نییە ئەو لە کاتێکدا کرمانجی هیچ دەرفەتێکی نەبوو ینی لە چۆ دەرفەتە بوو لە سووریەکە نەبوو لە باکوور کە ئەنگۆ لەم باش زانۆزە چۆن بوو ینی ناسیۆنالیزمی کوردی لە باکوور لەو ناسیۆنالیزمانەیە کە زۆر سرنجڕاکێشە بە زمانی غەیری کوردی ناسیۆنالیزمی کوردی دوڕاتە پێشە نونەی وا هەیە لە مێژوودا ناسیۆنالیزم و زمان پەیوەندی ڕاستەوخۆیان نییە بەڵام کۆنکرێت بە جوابی جەنابەت بە پێی ئەو ژمارە کوردانەی کە لە دەرەیە بە تایبەتی لەو 20 ساڵی ڕابردوودا کە لێرە پارە پەیدا بوو و تۆ بۆ هەموو ڕۆژنامە زۆر و زەبەندانەی کە لێرە هەن هەر حیزبەی چەند ڕۆژنامەی خۆی و چەند ڕۆژنامەی سێبەری هەیە تر جاران مەسەڵەن من لە دەستەی نووسەرانی گۆواری گزنگ بووم سێ مانگان ڕادەوەستاین وتارێک دەهات
خۆ بەدیقەتتر پێدا دەچوینەوە باسوخواستێکمان دەکرد چاپ دەبوو مامۆستای کورد چاپ دەبوو ئەوانە گواری باشی کوردی بوو ئیتر دوای تۆ بەتایبەتی ئینترنێتیش ئەستا دەینووسی لە فەیسبوک مەجبوری ڕاوستی لە خەرمانەی حمەسەی حەسەنی لە سوێدە چاپیکەی دێنی بۆ ڕخنەی چاوەدێر نازانم بۆ ڕوودا و چ دەنێری پارەیەکشی پێ وەردەگری لەبەرەوە ئێستا ئەم ڕۆڵە بەتایبەتی بۆ سۆرانی لە ڕوانگەی زمان و ستاندارد و ئەوانەوە لەوێ خرای ناکەن دەینێرن لێرە زمانەکەی خرا دەکەن کاک لە برادری پرس کاگامات دەگەڵ مامۆستای قسە بکەم پرسیاریکە پرسیار فەرموو زۆر سپاس وڵام من دوو پرسیار یەکەم بۆ یەکەمیان بە سیاسی بێوەکەی تۆ باسکرد بۆ دەست کرد کە گوتت جاریی کوردی یعنی منفای کوردی لە دەرەوە کەمتر لەوەتەکان وەشتەکان ئێستا ئەمانگی هەیە لەگەڵ خستن تەسیقی هەیە و عەتفی هەیە بۆ کوردستان گوتت گومانم هەیە کە هەر بەردەوام یعنی تۆ پێ دوایە کە ئەم کوردانی کە لە دەرەوەنە خەمخۆش کەمتریان هەوێت هاتوو بۆ اینجا هۆکارەکەی چی هەست ئەوە یەک ئێرە دۆڵەمەند بۆ ئەوێ بەرەو لاوازیش پرسیاری دووەم پێوای قۆزەکە دەبیە کە باسی منفا دەکەی تۆ زیاتر داهێنرانە باس ئەوانی کرد هێناتەوە زۆر داهێنەر بووشی زۆر گەوریان دروست کردووە لە چوارچێوەیدا لە چوارچێوەی ڕەخنەیە دەبێت زۆر باش باسی دەکەین زۆر ئیجاری باسی دەکەین مثبت باسی دەکەین بۆ خودی ئەو کەسێک کە داهێنەریشەوە وایە یعنی ئەو کەسێک کە یعنی باسی بۆ نمونە سعیدت کردە لە ژیانی شەخسیدا وەختەوە بۆ یان ئەوان چۆن بێک بۆ دەبووجێ زۆر سپاس کاک جەواد هەردوو پرسیاری گرنگن ئەگەر دیاسپۆرا بەمانای ئەو بڵێن پێوەرانەی کە ساپار و شاڵیان باسی دەکەن دیاسپۆرای کوردی دیاسپۆرایکی هەماهەنگ نییە دیاسپۆرایکی لە توکتی پارچەی کوردستان و حیزبی کوردستانیە بەڵام ئەو بۆ معنایی نییە من بۆ خۆم لە دیاسپۆرا بوومەتە کورد ینی من کوردیم نەدەزانم بنووسین و ئەو شتانە بۆ معنایی نیە ئێستا دەزانم بەڵام بەرهەڵ دەنووسم وەوە کارتێکەری بڵین پۆزیتیڤی دیاسپۆرا لە سوێدن دوایە لە زۆر بۆنەی بڵین سیاسیدا کوردان ڕۆڵێکی بەرچاوە نەبوو نمونەیەکم کورد کۆڕەوەکە من لەسەر شەقامی ستۆکۆلم و ئوپسالا و ئەولاولا خەڵکم دەدیت پاریان کۆ دەکردەوە خەڵک بەهاتنەوەی لە یارمەتیان دەدا بەڵام دیاسپۆرا ئەگەر پرسی ناسنامە بێ مەسەلەن دیاسپۆرایکی سەرکەوتوو دوای جوولەکان پێ بڵم ئەرمەنی لوبنانی هیندی مەسەلەن بڕۆ ئینترنێت لێدا Indian diaspora in English ینی تۆ سەلمان ڕوشدی دەبینی دەزانی خۆ سەلمان ڕوشدی ینی ئەمن مەسەن نوخبەکەی بڵام کوردی دوو کتێبەکە تەرجمە دەکرێتەوە بە ئەڵمانیە بە ئینگلیسی هەیە چەندانەیەک بەڵام ئەمە دڵمان پێی خۆشە مەسەڵان کتێبی بێروزی بە نەزەمی شاهکارە ئەو بە ڕوومان نییە تام ساعتی قسە بکەم چییە بەڵام ئەوەی لە پرسیارەکەی دیکەت گرێ بدەمەوە نا بۆ بێروزی سوێدی دڵن هێلڤێتەیە ینی جەهەنەمە دۆزەخە لەوێ لەگەڵ مەرگ سەرۆکاری هەیە بۆ منی خوێنەرەوە هەر وەکو ئۆڤیدیۆسیش ئۆڤیدیۆس وێ دوای خۆ لە غوربەت مرد منداڵەکەی نەدیتەوە دانتێ بە عیشقی بیاتریسی مەسەڵەن و کارایی دەکرد متوەجێ دەبین تازە لە لایەنی میتۆلۆژیەکەشیدا ئوستوریەکەشیدا دێدالۆس کوڕەکەی دەمرێت ینی چ خۆشێکی بۆی بۆ مە خۆشە کوڕەکەی پەرواز دەکا و باڵ و چکەمە دەخوێنی ئینسان لە بیری دەچێت مێژوش هەرە جوورەیە ینی تۆ لە داهێناندا قەت ناڵی دیواری چین چەندە ئینسان کوژرا ئەهرامی میسر چەندە ئینسان کوژران دەڵا حادث یەکسی دەگەڵ دەگری و شاکارێکی گەورە ئەسەن بۆت گرنگ نیە چی ڕوویدا لەوێ ئەمە خۆویستی و تایبەتمەندی ئینسانێ لەبەرەوەی ئیدوارد سەید بۆ من ڕۆژەڵام ناسەکەی مهمە بەڵام ئەگەر مثلا هەرە کوڕێکە لە میسرێ ئەلبەتە ئیدوارد سەید هەر ژێنەتیک کابرا لە تەبعید ژیان مثلا فلەستینی لەوێ لە دایک بووی لە میسر گەورە بووی لە ئەمریکا بڵین بەو پلە و پایە گەیشتن
ئەمە ئیدوار سەید وەک توریستیان دەناسین بەڵام پێما جەنابەت چەند ساڵەوە پێش قسەمان کرد ئیدوار سەید میوزیسیێنێکی گەورەیە یعنی نۆتەکانی مۆسیقای ئوستادە ولا کتێبێکی کە زۆر مەشهور نییە وەکو ڕۆژهەڵات ناسەکەی باسی کارتێکەری مۆسیقا و ئەدەبیات لەسەرێک دەکات و بە ترمینۆلۆژی مۆسیقی لەبەرەوەی دەستاوەرد دەستکەوتێکی گەورەیە بەڵام سەرەتانەکەی غوربەتەکەی بوو مثلا ڕەفیقی خۆم لە غوربەت کاکسلمانی چیرەیادی بەخێر باسی گزنگم کە کرد بە شناختێکی ئەلبەتە قسانەکە ناتوانێت نازان لێرەش بێ دەیگرێ نایگرێت چی بەڵام غوربەت کارتێکەری زۆر منفی دەتوانێت لەسەر ئینسان هەبێت یعنی کوردی موفق لە دەرەوە دەبینم بەڵام مثلا ئێرە خۆ زۆر بۆ تایبەتی بۆ کوردی غەیری باشووری ڕەنگە زۆر خۆش نەبێ ئەگە دەچێت ئیقامەی کاکسەرۆ دەزانێت فۆبیای ئیقامەمەیە لێرە چونچی پاڵت پێوە دەێنەوەنی ئیرانی چی بەڵام لێ ناشەمەوە ئینسان لێرە من بۆ خۆم لێرە دڵم خۆشترە تا سوێت دەچێت کەس نەزانی دەچێ و تەبکەکان هەست دەکەی خۆتە ئەمەش هەستێکە کە پێمان وانە بێ داهێنانی ناسیۆنالیستانە مثلا لێنینەوە هەستەی هەیە ینی لێنین مەقالێکی مەشهوری ئێمە باسی ناکەین نوێی غروری نەتەوەیی بۆلی کارۆستانە ڕووسەسپەکانە ئەوانە هەستێکن کە بە ئەژداد ساز بوو نەدەزانی ینی دە ئینساندا ئەو نییە مە دەڵێن باب و کاڵێنمە لە ورن و نەزانم جەد و ئاباد و چیشتان لێرن کە دەچێت دیاسپۆرا هو ئەمای بە تایبەتی لە سوێدە جەناب لێو بێمێ دوواری فرۆنێ دوو ئەوانی سوێدی دەزانن لە سوێدە کە دەچێت کلاسێ زۆر دەست پێ دەکەن دەڵێن لە تۆ خەڵکی چۆی جا کورد لە هەشتاکان کۆتای هەشتاکان زۆر بوون کۆمەڵ فرۆن کوردستانم من خەڵکی کوردستانم جۆک ساز کرا بزن خابرا خەڵکی سوودانی شەوەی دەزانیەوە سوێدێ دێکودیا کۆمەڵ فرۆن کوردستان مثلا ینی من خەڵکی کوردستانم ئەوە خۆ بۆ منەوە بۆ ینی ئەمنێکی چەپی کلاسیکی مارکسیستی کە پێم وا بۆ ڕەهایی ئەلانیش نەزەراتێکی غەیری چەپم نییە من خۆم بە چەپ فۆرمولە دەکەم بەڵام دەڵم ئەگە هەر چەپ بێ بۆچی چەپی کوردی نەبێ مەسەڵەن ئەوە دەستکەوتی دیاسپۆرایە و یەک تەراز نییە کوتم ئەم لە تو کوتکوونەی پێوە دیارە لەو ڕەنگەوە دەنا تا دڵت بیهەوێ کوردی وڵات پارێز و ناسیۆنالیست بە مانای دروستی کەلیمە هەیە لە نێو کوردان لە دەرەوە دەستخۆش فەرموو ناوە من شیرینە سەرچاوان سەرچاوان ئەس یعنی چوومە بۆ خوێندنێ 37 ساڵە مامل لە ئەڵمانیا غەربی وەختێ بۆن عاصمە وێرێ چوومە جامعە ومن دوو بچێکشی وێرێ بوون و مەزم بوون کە ئەو بچیکایەت مەزم وأزوجاريان يعني وكو الحزب البارتي ديمقراطي كردستان عندامو هالليلة شو ووقت الويرما والكي اس اس اي كورنيش ستودنت سوسايتي يوروب يا اكتيف مؤتمرات نتكلم طبعا اول مؤتمر زاروا نحصل حتى وجو اسجمي الاوروبا البخارست بل كرد خاطبهم اغلبها ستودنتس بون وهندك جهاتهم كرد برور بون كرد باريس بون مثقفنا بون بس مثلا او بونا من الاحزاب الكرديه دي خاصه الرجاوه حتى الباكور خاطبهم اغلبها جي انتمائك حزبي هابو خاطبهم الشيء بيجم قالك شو مثلا الدولات تضمن روسيا المانيا شرقي والحفله ودول تقريبا فراجمنتد تنظم الى اخره يعني بس دامزاني باك جراوند من تشيتش وازل منفايه بالديوانيه بول بشتي مهابات خاطر خاله عائله ما همو شوفوا مهابات بس بابا من ما بو بابا من خيبو الديوانيه باش حاطينا بغداد اسبرت شو مدرسه وباشي دار كفتم الى اخره عائله منش بغداد شو حفتر سي دار خستم بس هاتنا يعني نكمل من فاو ديوسبورا تقاطعت كان قالك يعني زور تقاطعت يعني او مشكله يا قصدي تقريبا بهم كردك يعني تصورتك اوكي نكمل ازج دابا بني وقتي بس وقت يخرجي لبغداد راستي بغداد الشيء بيش متى كردت بغداد
كرديت السليمانية كرديت السليمانية زماني كردي تاخفتا مدرسة هاون عندها جارة وزير وحتى مختة ملكية البجمة توفيق وهبي إلى آخره تشتيت بدي بشتي انقلابات وتقلبات سياسيون راستي وضعي كردا بجم خربوا كيف مدلك هاتنك وقت بيجي راستي أسليرة شعورت كم كو يعني توليري هابي بتركوت السويدة مثلا وكو هست وكو حقوقنا وأبجي تشتكي مهمة وكو أصلا نجي بشتي زارنا صدق بينجو هشتي مجمعي علمي كردي جيب إيك يعني بيانا آزاري دسكفتت بيانا آزاري مجمعي علمي كردي جيبو وقلب جوان ودس بيكر راستي بجا واجي قلب دوكومنتو أو يتهين بجا أسبيجن يعني نظام معلومات هنا أو السيرش بجا إلى آخره نائمة سرواهم يا بس أو ملاحظات كري من وقتيسي وحفظ صالة أسل دربشيان وبشتي نوتو دوي نوفلاي زون أماتي يعني هاوسالة من هات وباشي أزوجي كتاتي من كأزوليرا من ديد ومثلا كرد حسكن بس آخر كردا دولتنينا مثلا تو وقتي تو تشيا دربا يعني لازم أشور كي بنيا يعني لازم أبتي بخيني زحمتك to يعني something like that will not be the birth صاني زحمتك جالك راستي تشارشق جيانك زمان تا من نصاني زماني كل أنصاني بخبم بس من نصاني بنبيسمو أو باشي أسل الوير في اللاتيني وإلى آخره مثلا أسجي بله بجا يعني أو تبيجي يعني أزبين وشو زينا كو أسناس أنتي كو عندما كي أساسي وهفالي ماشي يعني أو راستي سيجت كردان نين سيجت من نين أزبين بتنكو مدولتك نين أما تشتكي أساسية راستي هو عرب شاموشيات وعلى الأقل نوعك هو الاتحاد السوفيتي ياكل بجاب لا أم قالك بحسي خونك نقد الخونك ونقد التجربة خونك أنا سؤالك أول سؤال دوي أو كسر هاي نكردن بس ينبيسي مثلا مجمع باموك ينبيسي بثر بسنو القرص أو قالك تشتكو جيانا كردايا وكيدي تبيجنوي إيرانيش أو نوبل برايس أو كودري بله باكور ناقري شو بله كرد أصل كردة بله أصل كردة ياشا كمان لا ولا خلات نوبل نقد نقد بس لو يعني كانديد باشا وإيك السكرنيتوي أو الإسطنبول جيا جناوي جيبو وإيش إني همي تشتي طبعا هرمنيبو نجي والله وكم صاني جيبو بس أوكي أرمني جي إنجليزي no problem وقت أمشي مثلا ألمانيا جالك اتصال متكرن شنو بيش متى أم بارتيبون سنتر بون يوم KSSE بون جالك تاطن وكتاب نبيسي نوا أوكي كتاب إكشوا نبيسي فاما عملي هشتى وتصال وكتاب كردي شمرشن أوكي أو تشوف ناف عملات أو تاطن أول جيل دوي الرجاوة الباكور أو تشتهمي أو كده كتابة كجلة كواش يعني فرلاقة كجلة كواش باشا إيكي أمريكي مثلا جي أو كتابة نبيسي نظام توفاني أنا my father's paradise مثلا أو أمريكا أو بأصلخو آسورية دوكي صابر ناوي صابر إسرائيل تشواتشو إلى آخره بس تتبع زاخو أفتشتك يعني جيانا وحتى كنتو أدبي ما تتتوا يعني it's to be reflected وقت عجبا أم أدبي تحسبت كين سأتحسبت كين تنكو أم كل ناسيوناليستين شراستي يعني تقريبا نكأمي بحثي الصوراني وبعدين يجي كين ها نكتب دائما ليرا كونيكا يعني تبش لانجوجك أو يا ستاندرد أم نبيجي من نديت تنديت بتصورها ولا واقعك حقيقة واقعك من يشبه أستزان مكي سليمانيا مثلا
بس بشتي أستيقا هشتين أو أسودكم نبونا دولتك راستي تأثيرك قلق المصنع وعجبا أف بيوغرافيا أو تشتت كرد نينا بس ينبيسي أنت كانت فريمو أميدا من فهم كر قال لك سباس شيء خلنا قال لك سباس أو برسنتا جرينجن ديز باورم تو كرمان سوراني باش عندك نوصا باش سوراني بردوام باش من لقلتوني من بما دبي مرخني خمان زور بكين من لازم رخناش منكتو سوتشي من باصي سوتشي منكردو من باصي تايبت مندي دياسبورا كردين كردو كلايني زور بهيزي هي سرراوي كتمنيشي زور دريجينيا بلان بوكو كاري ليكولينوا خطونات يعني بلا اي كرتسن دلالن خنافيو دبي بلاي تشونن اما لاني دوم من وتارم هي رنگ دانوي او تشيشانا هروشتاني جناب باس كر لا بلين دقي ادبي كردي دا چونا ما يقلو بيج لا يچتينو سران وتاريخ بيشكش كر ميجو براويجي ادب ولوي اماجم زور با كومالك روماني ميجوي كردي كر ونمونا تو كوماري ما باس كر لخاني رابيغرا كروماني ميجوي لسريا موسيقى كردي مي روجاوا لألمان دجي أول شيء دسكوكي دياسبورايا بني جان دوست ويجي ديك بني حليم يوسف هم بشيوي واقعي خلكاني واقعي مثلا جلادة بدر خان بيرا قدره محمد وزون تاستاني بيكدوتا روماني كزور باش بيرا قدره وقت زانين بدر خان جلادة بدر خان لبيري خويدا لشامي مرد هو ممدوح سليم سيابيني بالسويديش ترجمة بو والله أول شيء محمد وزون لخاني رابيقرا لنظام أشيقي ورجير كنكردو نهيج الله ميسردمي ميراتي عثماني كان أمشتانا هنا لمجابات دا برخداني كردان وكرديك لباكور را ديتا باشور لباشور را دوای لسليماني را میراتی شیخ محمود چی لەگەڵ بارزانەکان لە کۆماری مەهاباد و دوای لەوە چی بەسەردەیە یعنی بڵین کارکتەری سەرەکی لە حەلیم یوسفیدا لە سوبارتۆ ئەمە بە شێوەی خیاڵی و میتۆلۆژیش دەگەڕێتەوە یعنی ئەم کارتێکەرانە هەبووە لەبەرەوەی ئەو نووسەرانەی کە کوردن و ناتوانێت بە کوردی بنووسنەوە باسێکی هەمیشە داغی کوردی بوو من بۆ خۆم وەکو شخص بۆم گرنگ نییە یعنی من پێم خۆش دەزانم یاشەکەمان چۆن بە کوردی نووسیبە لە چۆی نووسیبە بەڵام من دەزانم ئەگەر ڕۆژگارێک هەموو سەنەدی سیاسی بفەوتێ هیچ سیاسێک لەو دنیای نەبێ شەهادەت بدا کە کورد لە باکوور هەبوونە لە تورکیا بە ئینجەمەمەدی بە حەمەدۆچی سابت دەکرێت کە کورد هەبوونە ترین سەنەدی مێژووی ئەدەبێ بۆ هەبوونی کوردان لە باکوور دەستیشی خۆش كان حلو زمان حلو زور سپاس بۆ بەرفەتە دکتۆر بابەتەکە زۆر بەپێز بوو بەڕای جەناب دایسپۆرا بۆ کۆمەلگا ڕۆژاواییەکان دایڤەرسیتی بەرهەمنێ هێناوە بۆ ئەوان بۆ مانای بۆ نمونە وڵاتێکی وەکو ئەمریکا لە ڕێگای کەسی ئەقۆل یان لە ڕێگای ئەو دایسپۆرا خەڵکانی کە لە هەموو سوچەکانی دنیا بۆی چوونە توانیوێت ئەو شارستانی کە لەبەر وستا کە ئێستا سوپەر پاوەر خۆم پێنج ساڵێک لێژیاوە یعنی لە هەموو نەتۆ و لە هەموو ئەوکانی دەوێت جوگیان هەیە یعنی خاڵێکی بەهێز بۆ دروستبوونی کۆمەلگا ڕۆژاواییەکان پرسیارێک ناو داتایەک لەبەردەستم کە دایسپۆرای کورد چەند بە ئێستا لە دەرەوە و ئێمە وەکو کورد بۆ نەماتوانیوە لۆبیەکی هاوشێوەی جوولەکە و ئەرمەن دروست بکەین ئەگەر ئەو لە ڕۆ سیاسەتی وەرگری خاڵێکی تر جناب باس لە ئەتمۆسفێر کرد کە ئەو کارکتەرانی دروست بوونە بە کورد و غەیرە کورد ئەو ئەدیبە مەزنانی دروست بوون و ئەو شاکارانیان پێشکەشکردوون لە ڕێگای ئەو ئەتمۆسفێرە بۆ کردن ڕۆی دوورکردنەوە و منفا و ئەوە بتوانین کە ئەو دروستکەن ئەگەر کەسێکی وەکو بەهرۆز بۆچانی ئەگەر ئەو ئەتمۆسفێری لەو شوێنە
داخراوە بۆ دروستنەوە دەیتوانێت شاکارێکی ڕاکەشکەش بکات بە سوالیا ئەخیر خاڵ بەڕای جەنابەت لە سەد ساڵی داهاتوو بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژی ترانسپۆرتیشن ئایا شتێک بمێنێ بە مانای دایاسپۆرا زۆر سپاس زۆر سپاس بۆ جەنابەت کارە خۆش نابوون جەنابی کاکاڕوخ زۆر سپاس بۆ ئەم پرسیارە پاشانە کێشەکە ئەوەیە لەسەر ئەو پرسیارانە مرۆڤ دەتوانێت زۆر قسە بکە ئەوەی کە دایاسپۆرا هۆکاری دایڤەرسیتیە چەند جۆرەیی بڵێن تەنەوع بۆ دایت شک نییە لەسەر دیاسپۆرا و ڕۆڵی دیاسپۆرا لە سازکردنی هەندێک نەتەوەدا مرۆڤ دەتوانێت زۆر قسە بکە منیش چوومەتە ئەمریکا چوومەتە کانەداش ئەوانە وڵاتی دیاسپۆرا سازن هەڵبەت at the cost of the local people بداخۆ ئەمە ینی سەردەمی مۆدرن ئەو مەهاجرەتانە ئەم ڕۆیشتنانە هاوکاتن لەگەڵ کۆلۆنیالیزم و کۆلۆنیالیزم ینی ئەوەی کە بەسەر هیندیە سوورەکان هات ئیندیەنز مەسەلەن لە ئەمریکایە زۆر کەمتر نییە لە هۆلاکۆست وڵاکۆست گەورەتریشە بەڵام خۆ بۆ خۆیان کردویانە باسی ناکەن شاید نازانم زۆر هۆکارەیە بۆ باسی ناکەن بەشێک لە تاریخی بەشەرێ و لە ئەتلەسی دایاسپۆرادا کە کوتم کتێبەکەی شالیان دێ خەریتە هەیە لە ئەوڵێڕا ینی ئەم شتێکە بە جوولەکان وەسڵ دەکرێت چون چۆن نەتۆتە چۆ چیان کردو لە چۆ ڕاوەستاون لە ڕاستیدا ئەگەر ئەم جێبۆرچیانە نەبان بە شەریەت مانای نەدەبوو ینی ئەمە لێک نزیک نەدەبوون ئەمە لێک حاڵی نەدەبوون ینی تۆ تەمەدونی گرێکی دێنی لە هێلێنیستی لە ئێرانەیە ئەگەر ئیسکەندەر نەهاتپا چۆن دەبوو ینی شەڕە کوشتارە وەنیە ئەگەر مۆغولەکان نەهاتپان سەیرەوەیە مەسەن چەندوسەری وەکو واسیلیانت هەیە کە ڕێشەی لە چەپدا بەڵام بەسەر چەنگیزخان کتێب دەنووسێ چەنگیزخانێکی قاتڵ هندێک تایبەتمەندی هەیە لە ئاستی گۆڕانکاری دنیادا تۆگە تاریخی جەهان گوشاب خوێنەوە بەسەم بۆی نووسراوە یا کەسێکی وەکو تەیموری لەنگ یەک لە سەردەی مرۆڤی سەردەمی خۆی کوشتووە لەو دنیاە هێندە قاتڵ بوو بەڵامە تۆ چاو لە کریستۆفەر مارلۆی کە هاوکات لەگەڵ شێکسپێر لە شێکسپێریش مهمتر نووسەری داکتەر فاستوسی باشە کتێبێکی نووی تامبردە لەیلە ئەنی ئەم جەهانگیرێکە دەڵام هەمیشار هەبووە و ئەم جێگۆرچەیە تۆ ئیمپراتۆری عوسمانی چاولێکەیەگەر و کشور ئەوە لێ ڕابڕۆ و سوڵتان سەلیم لێ ڕاپچێ شای ئیسماعیلی لە چاڵدرانی شکست بداوەتە تەورێزە و دوایکەوە و 514 516 بە پەلێ بێ بگەڕێتەوە بچێتە میسر ئەگەر ئەو شتانە نەبان ئەم جیهانە لانەوە نەدەبوو لەبەرەوەی ئەمانە خۆ دیاسپۆرا هەر شەرت نییە و جوورە بەسەر خەڵکانێک کەستن بە گۆرانی بێژ تۆ گەر تاریخی یا مێژووی گلۆب چاولێ دەکەی خەڵکان لە شما ڕادێنەوە جنوب لە جنوب ڕادستنە شەرقچی ئەوانە هەمووی ژیاری بەدووادا دێ لەبەرەوەی لەسەرەوە مەسەلەی دەکرێت قسم لە بواری سیاسیشەوە لە سەردەمی مۆدرندا هەندێک نەتەوە مەسەلەن ئەگەر ئەو قسەیەکی مارتین براینستێنە ئەگەر تورکانی تەبعیدی بڵین اتحاد و تەرەقی نەبان تورکانی جوان 1970 ولا پاریز نەبان لە ئەوروپا نەبان ئەم شتە ئەم گۆڕانکاریانی ئیمپراتۆری عوسمانی ساز نەدەبوو و هەر بەو جۆرەش ئەگەر بەدرخانیەکان نەیانتوانی بە خۆیان نەجات بدەن و بێنە شامی و ڕووناهی و چیوچیدانێن خەبەرێک لەو زمانی نەدەبوو متوجه پەزەوە ینی هەمیشە هەیە بەڵام لەسەرەوەی کە دیاسپۆرای کوردی فاکتا چەند بێ دەگەرێتەوە سەرەوەی کە چۆنی حیساب بکەیت ئایا کوردانی دانیشتووی تاران دیاسپۆران کوردانی بەغدای پێشووە لە نازان کوردی چەند لێیە بەڵام کۆمەلگایەکیانە بەشیر مشیر مەسەلەن ئەوانە دیاسپۆران کوردانی ئیستانبولێک ئێستا دوو حیزبی گەورەی تورکی لەسەر سەرمایه‌گوزاری کوردی باکوور حیساب دەکەن هەردوو دەست و دڵباز کوردی کوڕە ئیمامۆغڵی دەڵە کوردی دادەنێم ئەوی دیکە دەڵە گەمبی بەمەوە کوردی دادەنێم هەر بۆی کە دەنجی کوردان وەرگرێت ئەوە دیاسپۆرایە کە بە بڕای من هەیە بەڵام خۆتۆگە دەچی لەوێ لێک جا ناکرێنەوە بە مانای لەگەڵ تورکان نەوەکو شکوشەمایە نەوەکو کۆمەلگە و ئەولاولا ئەوە دەکرێت زۆر قسە لەسەر بکەیت من ئاماری مەسەلەن 550,000 570,000 مێ تا 1 میلیۆنی نێوی چۆنی حیساب دەکەیت و ئوروپا و ئەمریکا و ئوسترالیا یا ئەو سێ وڵات چوار وڵاتی دیکەش بەڵامێکێک لە دیاسپۆرا بەهێزەکانە دیاسپۆرای بڵین یەزیدیەکان بۆ کە بەداخەوە بە زۆر هۆکار دەکرێت قسەی لەسەر بکەوان زۆریان
لێکۆڵینەوە دکتۆرا چەند تێز نووسراوە خوانێنان بە کورد ناناسێنەوە کێشەیەکی دیکە کە دەکرێت سەری سەرکەن مەسەلەی دەرفەت و داهێنان لە دەرەوە تۆ ببێتە دەرفەت ئەمە یەکێک لە وەک ئینگلیسی دەڵێن دایلەما یعنی تۆ بێروز بچینی تووشەوە بەدبەختی بێ دووجار خنچێ دوای جارێک واقعا خنکاوە هەڵی گرنەوە بی بەڕازی دوو بەوە دوای لەوێ پیاوێکی مەسەلەن 80 چیلۆی ببێتە 45 چیلۆ دوای شاکاری خەڵکە من پێم خۆشە بەڵامە خبۆوی ئەنی ددانەکانی بخۆی تەسەور دەکا مەسەلەن پاسێکەیە لە فەسڵی نۆی کتێبەکەیدا باسێکی تۆری چێ ئەم کتێبە زۆر قسەی دەتوانێت سەر بکەیت لەسەر کتێبەکانی تۆریەکانی میشێل فوکۆی واقعا چۆنە تۆ زیندان بەڕێوە دەبێت لەوێدا کە و باسانە دەکا لەبەرەوەی کە نەچێتە دەرمانگا زایشی دەرمانگانی لە دایکبوونی دەرمانگا لە سیستمی فوکۆیدا بۆ خۆی جۆرێک لە بەدبەختی بەشێریە ڕامکردنە مەهارکردنە لەوێ بە خەڵکانی مەحەلی پێیان دەڵێن پاپوو بەوان وەکو کوردەواری قەدیمی خۆمە سیمێکی داغ دەکەن و ئەوانەی هەموو عەسەبەکانی قەتا بووە بێروز تەمەنی 39 ساڵە ئەلئان یعنی ئەو کتێبێکە نووسیوە لە 30 ساڵگی وانەدا نووسیوێتێ شەرت نییە حتمەن لەوێت چونکی خۆ بۆ نمونەمە لە تاریخدا دەزانی سعدی شیرازی زۆر سەفەری کردو وانە زۆر باسی سەدەی 13 میلادی بەڵام هیچ باسی ینی ئەو هەموو سەفەر و شتا باسی غوربەتی تێدانی حافظ هەر لە شیراز بوو پڕە لە خۆشا شیراز و شەڕێ هاڵێش خداوەندا نگەهدارش دەوڵ هەر بە شیراز هەڵدەڵێ ینی ئەمە لە کەس تا کەس فەرق دەکات لە دەورە تا دەورەدا و کوتم تئۆری بۆ نییە بەڕاستی لەبەرەوەی من ساڵا و دەرسم کتۆتەوە تئۆری ئەدەبی دیاسپۆرا دێژنەوە تئۆری هەرڕاو بۆ چوونێ کاکاشم پێم وایە هەر لەسەر مۆزوعی نەبوونی تئۆریە من پێم وایە ئەگەر دیاسپۆرای مرۆڤی کورد کەمێک لێ وتبینەوە ناڵم شازە بەڵام کەمێک تایبەتمەندی زۆر تایبەت بەخۆی هەیە بۆ نمونەگەر کوردێکی ئێستا کوردی ڕۆژهەڵات هەستێ بچێت بۆ ئەوروپا لە وڵاتی خۆی یعنی لەسەر خاکی خۆی لە ڕۆژهەڵاتی کوردستان قەت دەرفەتەوە نەبووە کە زمانی زگماکی خۆی فێر بێت کە زۆر باشەوە کەسەکە هەڵدەستێت دەچێت لە ئەوروپادا دەنیشێ لە ئەوروپاش هەر هەمان بارودۆخەیە لەباری زمانیەوە کەواتە وە کاکاشون بۆ خۆی باسی کرد بۆ کەسێکی وەکو کاکاشون دەرفەتێکە لە دیاسپۆرا کە مەسەلەن جارێکی دیکە بگەڕێتەوە بەسەر خۆیدا و زمانی کوردی کردێ من پێم وایە ئەسڵەن ئەگەر باسەکە لە ئەدەبیات نزیکەینەوە کە عنوانە سەرەکیی کاکاشمیشەر ئەوە بوو بەشێکی گەورە لە ئەدەبیاتی داهێنەرانی کورد هەر لە دیاسپۆرا خەڵقاوە هەرەو ناوانەی کە ڕیزت کرد بوو لە نالی و لە حاجی قادری کۆی بگرین تا تەنانەت پێم وایە دەربەندی پەپولەیشە کۆ بێ کەس یعنی زۆربەی ئەوانە ناڵی جودایی کە من ئێستا لە یادداشت کرد ناڵی جودایی لە باشووری کوردستان نووسراوە بەڵام تۆ کاتێککە هێ من دەڵێ ئەی ئەوانەی خەت لە بیرن ناسنەوە ئێستا بمبینم بڵێ بمناسنەوە تۆ حەز دەکەی کە مەسەلەن لە ئەو سەری دنیایەکە وا گۆڕاوە کە پێی وایە کەس نایناسێتەوە لە هەوڵاتیانی خۆی بۆیە من پێم وایە ئەو دیاسپۆرای کورد یەکەم تایبەتمەندی هەر ئەوەیە کە لە واقعدا ئێمە ئەو غوربەتەی کە لەسەر ئەردی واقعی خۆمان هەمانە هەمان غوربەت دووبارە دەبێتەوە یەکیش دیاسپۆرای ئێمە ڕێگێکی مێژوویشی هەیە ئەویش ئەوەیە کە خۆمان میلەتێکین کە پێشتر پارچە پارچە کراین یعنی لەسەر خاکی خۆمان پارچە پارچە کراین تووشی دیاسپۆرایەک هاتوین و دواتر دیسان دەچینەوە سەر ئەو پرۆسەی کە مەسەڵەن ڕێگای هەندەران ببینە بەر و لەوێشەوە جارێکی دیکە ئەزمموی داهێنان دروست بکەینەوە بۆیە من پێم وایە نەکرد دایڤەرسیتی بەڵکو دەرفەتێکە بۆ داهێنان دەرفێتێکە بۆ دروستکردنی ناسنامە و ئەو شتێکە تا ئێستاش ئێمە کێشەی گەورەمان لەگەڵ هەیەتیوە نمونونەکەشی ئەم قەیرانانەی سە 4 ساڵی سیاسی ئەم دوایانی باشووری کوردستان بوو کە نەبوونی ئەو ئینتما نەتەوەیەی کە مرۆڤی کورد باوەڕ بەوە بکە کە شایستەی دەوڵەتی کوردیە هەر وای کردوتەوە کە هەر لە سیاسەکانمانەوە بگرێت لە لوتکەیانەوە تا قاعدەی جەماوەر تا ئێستاش ئەو متمانە بەخۆیە دروست نەبێت کە ئێمە خۆمان بە ناسنامەی دەوڵەتەوە گرێ بدەینەوە بۆیە پێم وایە ئەمە ئەگەر گرێ بدەینەوە بە مەسەلەی داهێنان و دیاسپۆرا دەتوانێت دەرفەتێک بێت بۆچی نالی 200 ساڵ لەوە پێش شانازی بۆەوە کردووە کە بۆ یەکەم جار لە مەسەلەن ئەدەبیاتی گۆرانی دادەبڕێەوە ئەدەبیاتی سۆرانی دروست دەکات بەڵام ئێمە ئێستا لە سەردەمی مۆدێرن و پۆست مۆدێرن لە سەدەی 21دا تا ئێستاش ئەو کێشەیەمان هەبێت بۆیە من پێم وایە گرێدانەوەی ئەو باسانە بە یەکتر دەتوانێت زۆر مەوزوع لە ئەدەبیات و لە پرسی ناسنامەی مرۆڤی کورد کە تەبعاً بەشێکی لەنێو
خانەی ئەدەبیات دروست دەبێت توانێت ڕوونکەرەوەی زۆر بابێت. ئەگەر ئەوە شەش زۆر درەنگ بۆ با کۆتایی ببینی بۆ لەخۆ سەلاحەت دەم بەڵام قسەکەت بکە دوێن یەکەم بابەتێکی زۆر جوانە ینی بڵێ وەکو کاک شاهوتی ینی دەکرێت پانتاییکی دیکە بێ بۆ قسەکردن لە ئەدەبی کوردیدا و سروشتی کاکاشن شۆرایە هەروایە بابەتانی دروستیان دەکات دوای کۆمەڵێک دەستەواژە و چەمپی تازە دێنێتە ناو ئەدەبی کوردیەوە. ئەوە یەک دوو بەنسبەت ئەدەبی دیاسپۆرا لە کوردیدا کورد بۆ خۆی ڕۆحیشی ئاوارەی هەیە ئەگەر نیشتیمانیشتێت یعنی ئەگەر لە نیشتیمانەکەی خۆی ئێستا ئێمە باوەڕ ناکەین کە دەتوانین بچینە سەر جادەوە کەس پێمان لە هەلمێکەتی ناتوان بچین. هەمیشە ئێمە لەسەر زەمینەیەکی نەقی ئەو ڕۆحیەتە نیشتیمانی مۆڵداری کە لە کابرایەکی سویدیدا هەیە هەرگیز لە کوردێکدا دروست نابێت. یعنی ئەو ڕۆحیەتەی کە سویدیە کەس دەکات ئەمە وڵاتی خۆیەتی و پارچە پارچەنە بۆ کوردێک هەرگیز هەست بەوە ناکات. ئەگەر دەوڵەتیشمان بۆ دروست بێت ئێمە ئەو ڕۆحیەتە لە تۆ بریندارەمان هەیە هەردە بە ئاسانی ناتوانین پینێکین لەوانەیە بۆ 100 ساڵی دی کوڕەکەی نەوەکەی تۆ نازانم کوێ لەو ترسە ڕزگاری ببێت بزەوە لەو ترسە ڕزگارمان ناکەن بۆی ئەوانەی کە لە دەرێن حتا ئەوانەی کە جناب فەرمی لێرە موچەوە بێت نازانم چی ئەو ترسە قوڵیانە هەیە کە ئەو بەلەمەیەکیدان دەشکێن. ئەگەر لەبیرت بێت لە محمود پاشا دەپرسێ لەوە ئەرێ تۆ بوو ئەو دەر و دیوارەی خۆت شار ناکەوە هەموو خەریکە بەدوخێەوە محمود پاشا چۆن بەکەن ئەسوان پاشای برای دەبێت قوربان تۆ کە بەنیازبی هەموو ڕۆژێ تورکەکانیان عەرەبەکانیان فارسەکان دێن ماوەکە دوێرەکەن ئەرێ تاقەت هەیە چاکشتێەوە ئەم قسەیە ئەوە کەم نییە ئەوە شتێکە ئەوە دوور درێژە هەز دەکەم دەبێت مەواژ بکەین و ئەرێ هەموو ئەدەبێکی لە دەرەوەی سنوور نووسراوێت دیاسپۆرا ینی ئەوە گرنگە ئەوە ئەرێ هەموو ئەدەبێکی لە ئوسترالیا نووسرا و لە فەرەنسا نووسرا ئەوە دیاسپۆرایە یان وەکو ئەوەی نامە بۆ کچەکەمی ئەو پیاوەکە بە زۆر دوورکراوە کالیفادێت یونانیە لە وڵاتی خۆتبی بەنسبەت خۆ بێتەوە خەڵکی دیوەنە دەستکرێت تۆ لە وڵاتی خۆتبی ئەدەبی دیاسپۆرا بنووسی چونکە وڵاتی تۆ نییە کەسی شیعی پێوە دەدات کابرایەکی سەربانە ئەو خەڵکی خاوەنی ئەو وڵاتە نیە ئەو هیچ پەیوەندی بە سیستەم و نازانم چی ئەو وڵاتەوە نییە و ئەو سنوورەی کە هەیە ئەو سنوورەی لە بینی وڵاتەکان هەیە تۆ هێمن با زۆر نزیک بێ و لێرە بێ دەستەوە ناتوانێت لە وڵاتی خۆی نییە یەک سنووری سادە ینی من لە سوید نزیکترین ئێستا نەک لە ڕۆژ هەڵات نەک لە سەردەی نەک لە بانە چونکە بە ئاسانی دەتوانم بچم لە سوود قسەی خۆم بکەم بەس کە چوومە بانە ئەمە کەسێکی دیکە کەسێکی کۆنتڕۆل بکەوە ئەوە لەلایەک لەلایەکی دیکەەوە ئێمە دەبێ باسی ئەو پیاوەش بکەین کە شعرێکی زۆر جوانی لەسەر دەتوانین بڵێن گرنگترین شعری کوردی کە هاوارێکە بۆ دیاسپۆرای کوردیەویش عەبدوڵڵا پەشێو کە دەڵێ ئەگەر ئەمجارە بێمەوە ئەوە یعنی ڕوحێکی برینداری قوڵهەیە لەناو ئەو پیاوەدا خۆشەویستی بۆ وڵاتەکەی کە نیشتیمانیەتێکی گەورەشی تێدایە ئەوە پیشانی دەدا کە ئەو پیاوە بەڕاستی تعبیر لە ئەو ڕوحە بریندارە دەکات کە لە مێژووی کووردا هەیە ئەگەر ئەمجارە بێمەوە با دوای توانی بێشی بێتەوە بەس ئێمە دایدنین ئەوەی کە ئەوەی نووسیوە هەر نهاتووە. زۆر سپاس. ئەگەر سەرنجێک شتێکی فەرموون دەنا کەمایوردەوردە کۆتایی پێ بێت. بەس من یەک جملە لەسەر ئەو دوو قسانە دوو قسەی گرنگتان کرد دوکتان لەگەڵ ڕای هەردووکتان هەن تەواو لەسەر پەشێوە لەسەر لایەنێکی دیاسپۆراوێ دەگەڕێنەوە ناگەڕێنەوە من هاوڕێکی سوێدیمەیە لێکۆڵینەوەکەی لەسەرەوە چەندیان دەگەڕێنەوە بۆ کوردستان لێکۆڵینەوەی کۆنکرێتی کردو ئەوانەی دەگەڕێنەوە چێن مثلا شیرین خانێک لەوانە وەنیە سیاسەکان زۆرتر دەگەڕێنەوە مثلا عەبدوڵڵا پەشێو ناگەڕێتەوە کاک سەلام گەڕاوەتەوە لەبەر ئەدەبیات گەڕاوەتەوە لەبەر سیاست ئەوانە بۆ لێکۆڵینەوە چاکوخراپی نییەوە تایبەتمەندیە بەڵام یەک شت کە هەیە نەک ئەو برادرت پرسیاری کرد 100 ساڵی دیکە چی لێ دێ نازانم 100 ساڵ دیکە چی لێ دێ بەڵام نزانم ئێستا چی لێ هاتووە یعنی لە مێژوو ئەزمونونەکان ئەوەی سوێدیم کە پێکوتێن ڕنگدانەوەکەی لە ئەدەبیاتدا چونکە من کارم بە ئەدەبیاتەکەیە نووسەرێکی چەپی گەورەی سوێدیە بە نێوی موبەری بلن موبەری دوو کتێبی زۆر بەناوبانجی هەیە بە نێوی ئینڤاندرارنا ئوتڤاندرارنا و ئەو کەسانی کە ماجرەتیان کردەوە سوێدانی چوون
بە نێو هەموو کاراکتێر بە فیلم بە سریالیش ساز بووە کە سوێدەکان چۆن چوونە دەرەوە ئێستا سوێدەکان کە چاو لە ڕابردوو خۆیان دەکەن سەرچاوەیە بۆی کە بزان چیان بەسەرات ئەو کتێبانن لە کوردیشدا تا ڕادەیەک هەیە بەڵام شەرنێن و سەرەکە بکل لە دەرێ بێ مەسەن لە کتێبی جەناب بدا ئینسانی دیاسپۆرایی هەیە ئەو کابرا ئەرمەنیی مەسەن لە پێنجەمی کتێبیدا کە لە ئەمریکایە خۆتو لە ئەمریکا نەبووە ئەنی نووسەر ئەوەی دەتوانێ بکە نووسەر شەرنێ چونکە نووسەر بە خەیاڵ دەنووسێ خەیاڵەکەی دەتوانێت بچێتە مجێکی دنیا لە ئەمریکایش بەر لێرە بژێ بەرهەمێکی زۆر چاکیشی نەبێ لەبەرەوەی ئەو قسەی هەڕۆڵ بڕوم زۆر گرنگە کە لە کوتم کابرا نۆروێژەکە کوتێنگو بووە بە پەلەپەلن خدایان نەمرێ خدایان نەمرێ کوتێمێ بچم لە خاچ خۆم ببرم ئەوە هەستێکە دە ئینسانەکاندا هەیە و ئەزمموی شخصی هەمووانمان ئەوەی نیشان دەدەنا ئێستا لە دنیای گلۆبەلایز ئێستادا دنیای ماف ڕەنگە لە زۆر وڵاتی دنیا ئینسانەکان کێشەیەکی سەیر و سەمەریان نەبێ بەڵام هەرەگەر ڕاسیزم زۆر دەبێت حیزبی ڕاست دەیبنەوە هەموو سەرڕەشێک بەتایبەتی لە هێندێک وڵاتی کە جیاوازی ئەپێرەنس قیافەشبانەیە دەترسێت دەڵێن وڵات دنیا بەڵام تۆ دەتوانی لە کوردستانی ئێرانێش بی شێری وەک پێشەوەی بنووسی کە نووسراوە زانیت یعنی کاوە و نازانم ئەو شێرە شاعری خۆمان جەلالی من لەکشەوە زۆر زۆر سپاس بۆ هەموو خۆش بێ بۆ